بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب پیلانەکان دژ بە ئافرەتانی مسڵمان. مێژوەکەی ئامڕازەکانی بەرهەڵستیەکانی، کۆکردنەوە و ئامادەکردنی زانا قەرەداغی، خوێندنەوەی ئیدریسی مەلا موحسین، مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن، پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان، پێداچوونەوەی کتێب عەبدوڵڵا گەرمیانی، بەرهەمی گروپی نما ژمارە 5، نەخشاندنی بەرێک بەهمەن عومەر، نەخشاندنی ناوەکەی ناوەندی ڕێنوێن، نۆبەی چاپ یەکەم ساڵی چاپ 1438 کۆچی بەرامبەر بە 2018 میلادی، تیراژ 1000 دانە، ژمارەی سپاردنی 1664 ساڵی 2017 پێدراوە. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە، بە هیوای سوودبینین. گروپی نما بۆ چاپکردنی کتێب و بەخشینی بە دیاری. بەخشینێکی کەم پاداشتێکی نەبراوە. ئەم گروپە لە ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک 6,000 ئەندامی هەیە کە هەر ئەندامێک دەبێت 4 مانگ جارێک بڕی لانی کەم 25,000 دینار بدات ئەگەر لە کوردستان بوو. بۆ ئەو کەسانەی کە لە دەرەوەی کوردستان دەبێت لانی کەم 4 مانگ جارێک بڕی $50 بدات تا کۆ بکرێتەوە و کتێبی پێچاپ بکرێت و بە دیاری ببەخشرێت. هەموو کەسێک ئەتوانێت ئەو پاداشتە نەبراوە بەدەست بهێنێت. بەخشینێکی کەم پاداشتێکی نەبراوە. نوێنەرەکانمان لە هەولێر، سلێمانی، هەڵەبجە، کۆیا، ڕانیە، قەڵاتزێ، کەلار، دەربەندیخان، هەندەران هەیە. هەرکەس حەزی کرد ئەم بەرهەمە چاپ بکاتەوە پەیوەندی بکات بەم ژمارانەوە 0750 324 0180 یاخود 0770 148 62 63. پێشەچی لاپەڕا 5. بە ناوی خوای گەورەی میهرەبان. سوپاس بۆ خوای گەورە کەسانێکان لێبڕاوانە بۆ بڵاوکردنەوەی ئاینی خوا و دەرخستنی حەقیقەت و لابردنی تەمی گومانی سەر ئیسلام بە پێنووس و پارەی گیرفانیان تێدەکۆشن. کاکزانە قەرەداغیش یەکێک لەوانەیە و پشت بەخوا جێی گومانی باشە. هەروەها ئەو بەڕێزانەی تر کە لە پرۆژەی گروپی نمادا لە ڕووی مادیەوە بەشدارن. هەڵبژاردننی ئەم بابەتە بە وەرجێران بیرۆکەیەکە لە جێی خۆیدایە. ئەمە ئەو بابەتەیە کە محەممەد قوتب بە ڕەحمەت بێ لە کتێبی معرەکەت و تەقالیددا زۆر بە جوانی باسی کردووە. هەر بەڕاست ئەمە جەنجی نەریتەکانە. دژمنێک لە دوورەوە دێت و لە نێو ماڵ و خاچی خۆتدا ئەیەوێ هەموو بەهایەکت دابڕنێ. هەوڵ دەدات هەموو نەریتێکی جوان و مرۆیانت لە نێو ببات و زمان و کولتور و ئاینت بۆ بپێچێتەوە و خۆی ئاین و زمان و کولتورت بۆ دیاری بکات. دژمن دەیەوێ ئافرەتانێک لە نێو مسلماناندا پەیدا بن ئەرچی دایکایەتی و هاوسەرداری و سۆزی مێینایەتی نەزانن، تاوەکو لەم ڕێگەیەوە منداڵی لادەر و بێناز و نەخۆش لە ڕووی دەرونی و دامەڵڕاو لە سۆز تێکەڵ بە کۆمەڵگە بێ. بێگومان ئەمەش بە تێپەڕبوونی کات بازنەکەی فراوان دەبێتەوە و لە ماوەیەکی کەمدا گشتگیر دەبێت. لەم کتێبەدا خراپ وەسفی خوێندنی کچان نەکراوە، بەڵکو باز لە نیازەکانی پشتکارەکانە. واقعیش ئەوەی سەلماندووە. باسکردن لە گرنگی سەرپەرشتیارەتی پیاو بۆ ماڵ سیمای زۆرداری نییە، بەڵکو دوورگرتنی ئافرەتە لەو بەدبەختیەی لە جیهانی ڕۆژ ئاوادا تووشی هاتووە و ناچارە لە پاڵبوونی مێرددا خۆی پاروانانی خۆی پەیدا بکات. لەم کتێبەدا پوختەیەک لە هەوڵەکانی بەلا ڕێدابردنی ئافرەتانی موسڵمان تێدەگەین کە چۆن کەسانێک بۆ مەرامی خۆیان و پشتکردن لە ئاین و شارستانیەتی خۆیان برەو بەو هەوڵ ژەهراویانە دەدەن. خوای گەورە ئەم کتێبە بەرەکەتدار بکات و مایە سوود بێ پشت بەخوای گەورە. عەبدوڵڵا گەرمیانی 8/5/2017. هەڵبژاردننی ئەم بابەتە بۆچی؟ یەکەم، بەهۆی پێکی ئافرەتانەوە
کە دایکە یان خوشکە یاخود هاوسەرە، ئەوە لەلایەن ناحەزانی ئیسلامەوە بە ئامان گیراون، چونکە چاکبوونی ئافرەتان چاکبوونی کۆمەلگایە و خراپبوونیشی خراپبوونی تەواوی کۆمەلگایە. دووەم، ئاشکراکردن و دەرخستنی پیلانەکانی دوژمنانی ئافرەتان کە هەوڵ ئەدەن ئافرەتان بەرەو خراپە و هەڵدێر ببەن و لە ئاینەکەیان دایان بماڵن. ئەوانەشی ئەم هەڵمەتە نەگریسە بەڕێوە دەبن ئەلمانیەکان و دووڕوەکان و غەربزەدەکان و شوێنکەوتوانی گاول و جوولەکەن. سێەم، تا بزانین ئێمە چەند کەم تەرخەمین لە ئاست ئاینەکەمان و مافەکانی ئافرەتانی موسڵماندا، هەروەها بەراوردێکیش بکەین لە نێوان خۆمان و نەیارانمان و بزانین چیمان کردووە تاوەکو ئافرەتانی موسڵمان بپارێزین. بۆچی ئافرەتان؟ لاپەڕا 8. ئەوەی بەمێشی هەموماندا دێت ئەوەیە بۆچی زۆر جەخت لەسەر ئافرەتی موسڵمان دەکرێتەوە لەلایەن خۆرئاوا و شوێن کەوتوانی خۆرئاواوە. نهێنی ئەو کارش لەوەدایە کە ئەوان زۆر باش پێگەی ئافرەتیان لەبەرچاوە کە ئافرەت دەتوانێت نەوەیەک دروست بکات و کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگا. بۆیە ئەوان گەشتونەتە ئەو بڕوایەی کەی ئافرەتیان بەرەو هەڵدێر برد و ڕێگای ڕاستیان لێون کرد، ئەوە بە ئاسانی و بێ هیچ بەرگریەک ئەتوانن ئاسان بێنە ناو قەڵای ئیسلامەوە. یەکێک لە موژدەدەرەکان ئەڵێت پێچێ شەڕاب و گۆرانی بێژێک کاریگەرترن لە 1000 تۆپ بۆ تێکدانی ئومەتی محەممەد، بۆیە نوقمیان بکەن لە ناو مادە و شەهەواتدا. جوولەکەش لە پرۆتۆکۆلاتەکانیان وتویانە ئەبێت ئێمە ئافرەتان ڕابچێشین بەلای خۆماندا، جا هەر کات ئافرەت دەستی درێژ کرد بۆ لامان ئەو ڕۆژ ئێمە سەرکەوتوین. دکتۆر مدرۆبیرغر ئەڵێت ئافرەتی موسڵمان باشترین چینی ناو کۆمەلگای ئیسلامین بۆ هەڵوەشاندنەوە و بڵاوکردنەوەی بەدڕەوشتی یاخود بۆ گۆڕینیان سەر لە نوێ. خاوەن کتێبی ژن و حیجاب ئەڵێت هیچ شتێک نامێنێتەوە بۆ تێکدانی کۆمەلگای ئیسلامی لە ڕۆژهەڵاتدا کاتێک وا لە ئافرەتی موسڵمان کرا ئاینەکەی بگۆڕێت. ئەو کاتەش هەموو پیاوانی ڕۆژهەڵات پەلکێشی خراپەکاری دەبن. لاسی دەڵێت پەروەردەی مەسیحیانەی ڕاهیبەکان بۆ کوچانی موسڵمان دەبینی بۆ ئیسلام لە ناو قەڵای بەهێزی خۆیدا کە خێزانە وا دوژمنێکی بەهێز چۆن پیاو بتۆرێنن، چونکە کچێکی موسڵمان کاتێک لەسەر دەستی مەسیحیەک پەروەردە دەبێت دەزانێت چۆن بەسەر پیاودا زاڵ بێت. کەی زاڵش بوو بە ئاسانی کاریگەری دەکاتە بیر و باوەڕی هاوسەرەکەی و هەستی ئیسلامەتی و پەروەردەی منداڵەکانی لەسەر ئاینی غەیری باوکیان پەروەردە دەکات. لەم حاڵەتەدا ئێمە لە ئامانجەکەمان براوە دەبین کە ئافرەتی موسڵمان خۆی ڕوخێنەری ئیسلام بێت. جان بەرکۆ لە کتێبی ئیسلام لە ڕۆژ ئاوادا دەڵێت کاریگەری خۆرئاوا کە لە هەموو بوارەکاندا دەرکەوتووە پاشان لە کۆمەلگای ئیسلامیدا ڕنگدانەوەی دەبێت. ئەوەی بۆمان دەرکەوتووە کە دوژمنانی ئیسلام باش دەزانن کورتترین ڕێگا بۆ گەیشتن بە قەڵای خێزان لە کۆمەلگای ئیسلامی و ئاسانترین هۆکار بۆ گواستنەوەی فیکرە و بەدڕەوشتی هەر لەو ڕێگەیەوەیە، چونکە خراپبوونی ئافرەت دەبێتە هۆی خراپبوونی نەوە و خێزان و کۆمەلگا و دەوروبەری. دوژمنانی ئافرەتانی موسڵمان لاپەڕادا ئەوانەی هەڵدەستن بە جێبەجێکردنی پیلانی بەلاڕێبردنی ئافرەتی موسڵمان کۆمەڵە دوژمنێکن کە لە مەڵازدان بۆی ئەوانیش ئەمانەی خوارەوەن. یەکەم، خاچپەرستە ڕقلەدڵەکان و ئەو هۆکارانەی کە لە بەردەستیانە وەک داگیرکاری و ڕۆژهەڵات ناسەکان و تەنسیڕیەت. دووەم، جوولەکەی فێڵباز و ئەوەی لە بەردەستیدایە لە پیلانەکانی ماسۆنی و پرۆتۆکۆلات و یانەکان و ڕۆتاری. سێەم، شیوعیەکان، مارکسیەکان، هەموو تەوژمە مولحیدیەکان. چوارەم، غەربزەدەکان، ئەوانەی قوتابی خۆرئاوان یاخود بڵێن ئەلمانیەکان. پێنجەم، خاوەن حەزەکان، ئەوانەی حەزیان بە کەیف و ڕابواردنە. یەکەم، خاچپەرستەکان لاپەڕا 11. ئەلف، ڕۆژهەڵات ناسان. ڕۆژهەڵات ناسان توانیان بچنە نێوبیری ئافرەتان و وایان تێبگەێنن کە ئیسلام بە ئینساف نەبووە بەرامبەر بە ئافرەتان، بەڵکو سوک سەیری ئافرەتانی کردووە و ئافرەت تەنیا بۆ مەبەستی خاڵی کردنەوەی غەریزەی پیاوانە. لەو ڕێگایەوە هەوڵیاندا ئیسلام تاوانبار بکەن و ناو ناتۆرە و تۆمەتی ئیسلام دواکەوتووە و دڕەقە بەرامبەر بە ئافرەت و ستەم لە ئافرەت دەکات دروست بکەن. وایان نیشاندا کە مەسەلەی فرەژنی لە ئیسلامدا بێسنوور و بێمەرجە. دەستبڕینی دز و ڕەجمکردنی زیناکەر هەروە بێمەرج و لە خۆڕا تاوانبارکردنی بەسە بۆ سەپاندنی و جێبەجێکردنی سزاکە. هەندێک لە ئافرەتانی موسڵمانی هاوچەرخ بێ ئەوەی هەست بکەن و بیر بکەنەوە کەوتنە شوێن ئەم قسەبری قەدارانە و بەمە شکلی خۆیان دۆزیەوە لە ناونەوەی موسڵماناندا کە بازاڕی بۆ قسەی ئەوان خۆش دەکرد. با
تەنسیڕیەکان بەگاورکەرەکان. تەنسیڕی یان تەبشیریەکان گرنگی تایبەت بە ئافرەتان ئەدەن، چونکە ئەزانن ئافرەت ڕاگری ژیانی کۆمەڵایەتیە، بۆیە بە خراپکردنی ئەوە خێزان هەموو خراپ دەبێت. بۆیە یەکێکیان وتوویەتی ئەو کاریگەریەی دایک هەیەی لەسەر منداڵەکان چکچ بن چ کوڕ جێگای گرنگی پێدانە، چونکە مرۆڤەکان خۆیان ڕەگەزی پارێزکارین لەسەر بەرگریکردن لە بیر و باوەڕ. بۆیە لەو بڕوایەداین کە دەستە تەبشیریەکان کار دەکەن لە ناو ئافرەتانی مسلمان تا بیان کات بە ئامرازێکی گرنگ بۆ خێراترین بە تەنسیڕیکردنی وڵاتە ئیسلامیەکان. بۆیە قوتابخانەیان کردەوە و هانی ئافرەتانیاندا تا بخوێن و خۆیان پرۆگرامی خوێندنیان بۆ دانان. ئەو پرۆگرامانەیان دانا کە دووریان بخاتەوە لە ئاینی ئیسلام و بەو هۆیەشەوە توانیویانە ڕقوقین دروست بکەن لە دڵی ئافرەتان بەرامبەر ئیسلام و کەس و کاری. بەهۆی ئەو سووربوونەی هەیەە بۆ خراپکردنی ئافرەت یەکێک لەوان بەناو جیب دەڵێت قوتابخانەکانی کچان لە بەیروت سۆمای چاومن. هەمیشە وا هەستم کردووە کە پاشە ڕۆژی سووریا بەندە بە فێربوونی کچان و ئافرەتانەوە. گرنگیدانیان بە خوێندنگا ناوخۆیەکان زیاترە و لەو بارەوە وتویانە بانگەواز بۆ ئاینی مەسیحیەت لە قوتابخانە نێوخۆیەکانی کچان تونند و تۆڵتور و پتەوترە زیاتر لەو دەرفەتەی کە دەرخسێت و دێتە بەردەست، چونکە ئەوەیان زیاتر پەیوەندی هەیە بە کەسایەتی قوتابیە کچەکان. ئەمەش لەبەر ئەوەی لە دەسەڵاتی نێوماڵەوەیاندا دەماڵێت لەو ماڵانەی کە جگە لە مەسیحیەکان دەکرێتەوە، هەروەک بانخوازێکی مەسیحی وەک ئاغا میغیلیان دەڵێت لە ڕێزی قوتابخانەکانی کچان لە قاهیرە کچانێک هەن کە باوانیان لە بنەماڵەی بەگ و ئاغا و دەسەڵاتدارەکانن. هیچ شوێنێکیش نییە کە ئەم ژمارە زۆرەی لە کچانی مسلمانان تێدا کۆب بێتەوە لە ژێر دەسەڵاتێکی بیانی. هیچ ڕێگایەکیش نییە بۆ پارێزگاریکردن لە ئیسلام کە لەم مەودایە کورتتر بێت بۆ گەیشتن بۆ قوتابخانەکانیان. قوتابخانەکان هەموو ئەوانەمان بۆ کۆ دەکاتەوە، بۆیە بەرنامەی زیاتری بۆ داڕژرا و پشت بەسترا بە کۆمەڵەی ئافرەتانی ئەمریکا. جیم داگیرکەر. داگیرکەران کاریگەریەکی زۆریان هەبووە لەسەر ئافرەتانی مسلمانان کە لەم خاڵانەی خوارەوە ئاماژەی پێدەکەین. یەکەم، بڵاوکردنەوەی بێڕەوشتی و لادانی ئەخلاقی، بەهاندانی ئافرەتان بۆ ڕووتی و بێحیجابی و تێکەڵاوی و چوونە دەرەوە لە ماڵ بە مەبەستی ئیشکردن. دووەم، ئەو وڵاتانەی داگیرکەرانی تێچوو جۆرێک لە ڕەوشتی ناشرینی ئافرەتانیان تێدا بڵاو کردەوە، هەموو خەمێکی بەلا ڕێدابردنی پیاوان و لەناوبردنی خێزان بوو. سێەم، هەندێک لەو ئافرەتانەی ڕۆژئاوا کە لەگەڵ داگیرکەراندا هاتبوون هانی ئافرەتانیان ئەدا لەسەر سوفوری و خۆیان بەشداریان دەکرد لە کۆمەڵە و کۆنگری ئافرەتان و ئامۆژگاری ئافرەتانیان دەکرد کە لە ماڵ بێنە دەرەوە بۆ کارکردن. ئەوەیان ئەدا بە گوێیاندا کە ئازاد بن و دەرچن لە ئاین و دابوونەریتەکانیان. چوارەم، داگیرکەران هانی ئافرەتانی مسلمانیان ئەدا کە ببنە جێگەی سەرنجی پیاوان، برەویان ئەدا بەکاری نمایشی جلوبەرگ و یانەی ئاهەنگجێڕان، هەتا وای لێ هات ئافرەتان هاتوچۆی ئەو شوێنانیان دەکرد بێ ئەوەی شەرم بکەن. پێنجەم، چەندین گۆڤار کە هەندێکی ناوخۆی و هەندێکی لە دەرەوە دەهات. ئەو گۆڤارانەی ئافرەتان فێری ڕووتی و خەڵەتاندن و کاری خراپی شەیتانی دەکرد. بە جۆرێک پیاوانی لە خشتە دەبرد وەک الصياد، الشبكة، السنارة، الموعد، آخر ليل، الاثنين، الأحد، الورد اليهودية. دووەم، جوولەکەی فێڵباز لاپەڕا 16. زایۆنیزم بزوتنەوەیەکی جوولەکەیە، بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدات بۆ گەڕانەوەی پەیکری پێیامبەر سولەیمان تا لەسەر دار و بەردووی مزگەوتی ئەقسا بنیاتی بنێتەوە و لەوێوە دەست بگرێت بەسەر جیهاندا. ماسۆنیەت وەکارێکە بۆ بڵاوکردنەوەی بیری داگیرکاری. جوولەکە ئەم ڕێکخراوە نهێنیە بەکاردهێنێ بۆ لەناوبردنی ئاینەکانی تر. لە تۆماری ماسۆنیدا هاتووە لە ساڵی 1904 جوولەکە و ماسۆنیەت پێکەوەن، ڕۆحی بنیاتنانەوەی پەیکری سولەیمانن. ماسۆنیەت هەوڵی بە ساختەکردنی ئاینەکانی تر دەدات تا دەرگا بکرێتەوە لەسەر ململانەی جوولەکە و تێیدا سەرکەوتوو بێت. جوولەکە بە نهێنی کاری بۆ کردووە و بڕیاری نهێنیان لەبارەوە داوە، ناویان ناوە پرۆتۆکۆلات حکەمە سەهیۆن. لەو بڕیار و ڕاستپاردانەدا هاتووە یەکەم شتێک کە بانگەشەی بۆ دەکەن و بڵاوی دەکەنەوە هەڵوەشاندنەوەی ڕەوشتە. ئافرەت دەکەنە باشترین هۆکار بۆ خراپکردن و نەهێشتنی ڕەوشت و دزینی ماڵ و سامان و لادانی گەنجان. بۆ ئەم مەبەستەش هەموو هۆکارەکانی ڕاگەاندنیان خستۆتە خزمەت ئەم کارەیان. لە ڕێگای بیر و بۆچوونە زانستیەکانەوە خەڵکیان چاواشە کردووە، جا لە ڕێگای بازرگانی یاخود مێژووی وەک مەسەلەی حتمیەتی مێژوو یان بە ناوی زانستی کۆمەڵناسی یان دەنونزانی.
لە پرۆتۆکۆلی دووەمدا هاتووە وا نەزانن لە خۆڕا قسە دەکەین. تێبینی ئەوە بکەن کە سەرکەوتنی داروین و مارکس و نیچە ئێمە بەر لەوە کارمان بۆ کردبوو. لێرەوەیە کە مارکس ئەڵێت مەسلەی داوێن پاچی لەلایەن پیاوانەوە دەگەڕێتەوە بۆ خۆپەرستی پیاوان، پاشان مۆرچی ئاینی و ڕەوشتی خراوەتە خزمەت و خۆویستیەکەی. لەو پرۆتۆکۆلانەدا هاتووە پێویستە ئێمە کار بکەین تا ڕەوشت لای گەنجەکان نەمێنێ، بەوەش دەست دەگرین بەسەریاندا. فرۆید لە ئێمەیە وای لێ دێت بە ڕۆژی ڕووناچی کاری بەدڕەوشتی ئەنجام بدرێت. لای گەنجان شتێک نامێنێتەوە بە ناوی پیرۆزیەوە، هەموو خەیاڵی لاوەکان دەبێتە تێرکردنی حەز و ئارەزوەکانیان، لەو کاتەدا ڕەوشت نامێنێ و لە ناو دەچێت. جوولەکە هۆکارەکانی ڕاگەاندن بەکاردەهێنێت بۆ خراپکردنی ئافرەتان و دەستی گرتووە بەسەر زۆربەی هۆکارەکانی ڕاگەاندندا. جگە لەمانەش جوانکاری ئافرەتان و مەحافلی ماسۆنێت بڵاو بۆتەوە بەسەر جەم وڵاتانی ئیسلامیدا، جگە لەیانە هۆڵەکانی ڕەقس و سەماکردن. سێیەم، شیوعیەت، مارکسیەت، لاپەڕا 19. کارل مارکس کەسێکی جوولەکەیە و ڕێبازی مادی کردە پەیژە بۆ گەیشتن بە ئینکاریکردنی ئاین و ڕەوشت و بیر. خێزان لە دیدگای مارکسەوە کێشەی تاک و ئارەزووی خاوەندارێتیە. سۆشیالیزم ئەوە ڕەت دەکاتەوە، چونکە تاک خاوەنی خۆی نییە، بەڵکو دەبێتە موڵکی کۆمەڵ. لەمەش ئەمە بەرهەم هات. یەکەم، نەهێشتنی خێزان لە ڕێگای هاوسەرگیریەوە. دووەم، ڕێگریکردن لە پەروەردەی نەوەکانی وڵات. سێیەم، بڵاوکردنەوەی داوێن پیسی لە نێوان پیاوان و ژناندا. بیانووی مارکس بەرامبەر بە خێزان دەڵێت خێزان جاران لە بەڕەڵایی جنسی ژیاون لە چاخەکانی یەکەمدا. ئەوان سیستەمی خێزانیان نەزانیە و لە کاتی گرفتی ئابووریشدا خێزان پێک هاتووە. لە ڕاستیدا بەرەڵایی جنسی ڕاستەکەیە. بۆیە بانگەشا بۆ بەرەڵایی جنسی دەکات، وەک ئاژەڵان و هانی خەڵکی ئەدات بۆ ممارەسەکردنی کاری بەدڕەوشتی و بە هیچ سنوورێک. ئەمەش کاریگەری زۆری دروست کرد لە وڵاتانی ئیسلامی و ئەم کاریگەریش لە ڕێگای بڵاوکردنەوەی چیرۆکی ئیباحی لە گۆڤار و ڕۆژنامەکاندا و بڵاوکردنەوەی پەخشانە شعر کە بانگەشەی بۆ بڕەڵایی و خراپەکاری دەکرد. جگە لە پێدانی ئازادی تەواو بە ئافرەتان و بردننی ئافرەتان بۆ ناو سەربازگا تایبەتیەکانی وڵاتان، وڵاتە شیوعی و عەرەبی و ئیسلامیەکان پێشەنجی ئەو وڵاتانە بوون کە ئافرەتانیان بردە ناو سەربازگای سوپاوە. چوارەم، غەربزەدەیی، لاپەڕا 21. پێناسەی غەربزەدەیی توانەوەی ئومەتی موحەممەد صلی الله عليه وسلم تاوەکو ببێتە فۆتۆکۆپی گەلانی خۆرئاوای بێدین. لێرەدا جیاوازیەک هەیە، ئەوەیە گەلانی خۆرئاوا خۆیان سەرکردە و باڵادەستن، بەڵام گەلانی چاولێکەری خۆرئاوا زەلیل و دەستەمۆی هەموو نەریتێکن. بڕۆژ ئاواکردنی ئافرەتانی مسلمان بەشێکە لەو پیلانە گشتگیرەی کە دەیانەوێت ئومەتی ئیسلامی لە هەموو کاروبارێکدا وەک گەلانی خۆرئاوا بێت. دکتۆر محەممەد حوسێن ڕەحمەتی خوای لێبێت ئەڵێت بەرنامەی بە خۆرئاواییکردن لەسەر دوو بناغا وەستاوەتەوە، واتە لایدا گیرکەرانی پێشوو بناغی یەکەم، دروستکردنی دۆست و هاوڕێ لە ناو مسلمانان و گەیاندنیان بەدەسەڵات و دوورخستنەوەی نایارەکانیان کە دەبنە کۆسپ و لەمپەر لە بەردەم پرۆژەکانیان و دوورخستنەوەی خەڵکی لێیان بە جۆرەها ڕێگا. بناغی دووەم، هەژمونکردن بەسەر بەرنامەی پەروەردە و هۆکارەکانی ڕاگەاندن و ڕۆشنبیری لە ڕێگای دانانی هاوکارانی خۆیان و ئاراستەکردنیان، بەو ئاراستەی کە خزمەتی ئامانجەکانیان دەکات و پاڵپشتی هاوڕێتیان دەکرد. غەربزەدەکان ئەو کەسانن کە بوونەتە بێچووی داگیرکەران و ڕۆژهەڵات ناسان دروستیان کردوون بەو شێوەی خۆیان دەیانەوێت. ئەمانە لە وڵاتی مسلمانان لەدایک بوون، بەڵام هۆش و دڵیان لە خۆرئاوا پەروەردە بووە و مەیلیان بەرەو ڕۆژ ئاوایە. ئەوان شوێنکەوتوی ڕێگا و ڕێبازی ئەوانن. ئەمە پیلانی زۆیمەری نەسرانیە کە ئەڵێت درەخت هەردەبێت لەلایەن پەلێکیەوە ببڕدرێتەوە. ئەڵێت ڕاوکەرە بە ئەزمونەکان دەزانن فیل ڕاو ناکرێت تا فیلێک لە خۆیان نەبێتە یاریدەدەری ڕاوکەرەکە، چونکە فیلی هاودەسی ڕاوکەرەکە پێستی وەک فیلەکانی ترە و ڕەنجی وەک ئەوانە، بەو جۆرە بە ئاسانی بەرەو تەڵە و ڕاوکەرەکە ئەیان بات. لەو کەسانەش بوونەتە کرێگرتێ ئەوان، نمونەی تەها حوسێن، لوتفی ئەلسەید، قاسم ئەمین، ڕەفاعە تەهتاوی، عەلی عەبدوڕەزاق، ئەحمەد ئەمین، لوێس ئەوس، محەممەد تابعی، قوسەیبی، زۆرێکی تریش. ئەوانە و هەر کەسێکی تری هاوشەوەی ئەمان تابووری پێنجن و کار دەکەن لە ناو سەربازگەی مسلماناندا.
بۆ ئامادەکاری لەسەر ئیسلام ئەوانە قەشە زۆیمەر ئاماژیان پێدەکات و لەبارەیانەوە دەڵێت ئێمە کۆمەڵێک بۆ سەمان بڵاو کردوتەوە لەو شوێنانەی کە خەریکی کاری تەبشیرین لەلایەن کۆمەڵێک کەسەوە کە ناکرێت ئاماژیان پێ بدەین. ئەوان وەکو سەگ دەوەڕن، هەروەک چۆن سارتەری مامۆستایان باسییان دەکات و دەڵێت چینێک هەڵبژادەی ڕۆژ ئاوایین دادەنرێن بە کۆمەڵێک هاوڵاتی ڕەسەن وەرگیراون لە کۆمەڵە لاوێکی تازە پێگەیشت و بە ئاسنی سوورەکرا و وێنەی بنەما ڕۆشنبیریەکانی ئەوروپایان دەکێشا و پڕ بەدەمیان هوتافێن دەوتەوە، پاشان دەیان جێرانەوە بۆ وڵاتەکانی خۆیان. ئەمانە کۆمەڵە کەسانێکی درۆزن بوون، خۆیان خاوەن هیچ نەبوون کە گەڕانەوە ئەوەی بیست بیان دەیان جێڕایەوە و ئێمەی داگیرکەرانی ئەوروپاش بەنهێنی لە ناو خۆماندا دەمانوت وازیان لێ بهێنن، با بوەڕن چون ئەو سەگەی کە دەوەڕێت ناگەزێت. ئەم جۆرە کەسانە زۆر لە دوژمنانی ترزیانیان زۆرترە بۆ سەر ئیسلام، چونکە خەڵکی زیاتر پێیان هەڵدەخەڵەتێ. ئەوانە هاوڕەگەز و هاو نیشتیمان و هاو ئاینمانن و کارەکانی ڕاگەاندن ئەوانی گەورە کردووەتەوە کە لە ڕاستیدا خۆیان هیچ نین. چاوخشاندنێکی مێژووی بە هەندێک لەو بزوتنەوانەی داوای ئازادبوونیان دەکرد لە بنەماکانی ئیسلام. یەکەم لە وڵاتانی ئیسلامی بزوتنەوەی ئازادی لە تورکیا لاپەڕا 24. سەرەتایی داواکردنی ئازادی ئافرەت و ڕزگاربوونی لە بنەماکانی ئیسلام لە دوای ڕوخاندنی خلافەتی ئیسلامی لە ساڵی 1924 زاینی دەست پێ دەکات بە دەرکردنی یاسای مەدەنی کە نمونەی یاسای مەدەنی سویسری وەرگیرا بوو. لەو یاسایەدا فرەژنی قەدەغە کرابوو، حیجاب یاساغ بوو، تەلاق مەرزدار کرابوو، خوێندن تێکەڵ کرابوو. ئافرەتی تورکیاش هاوشەوەی ئافرەتی سویسڕای لێکرا. دەوڵەتەکەی کەمال ئەتاتورک کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر بە زۆر سەپاندنی دیاردەی سفوری بەسەر ئافرەتانی تورکیادا. ئەم بانگەشەی سفوری ئافرەتان بووە یەکەم بانگەشەی ئازادی ئافرەتان. ئەوەش کاری کردە وڵاتانی ئیسلامی و عەرەبی ئەتا ئافرەتانی تورکیا وایان لێهات جانڕۆ لەبارەیانەوە بڵێت ئافرەتانی تورکیا بوونەتە مۆدەرنە و ئافرەتی هاوچەرخ و جلوبەرجی ڕووتی ئاهەنگی شەوانە لەبەردەکەن و شان و قۆڵ و پشتیان ڕووتە، تەنیا شۆرتی مەلەکردن لەبەر ناکەن. ئەوانەی بانگەشەی بەلا ڕێدابردنی ئافرەتیان دەکرد تەنیا بەوەوە نەوەستان کە ئافرەتانی مسلمانی تورکیایان بەو دەردەبرد، بەڵکو داوای زیاتریان دەکرد. ئەحمەد ڕەزا بەگ یەکێک بوو لە سەرکردەکانی بەناو ئازادی خوازانی تورکیا دەیوت مادەم پیاوی تورکی ناتوانێت ڕێ بکات لەگەڵ ئافرەتی تورکیدا کە سافیرەیە، ئەوە لە تورکیادا نەدەستورێک هەیە و نە ئازادیەک. نووسەر ڕەفقی بەگ ئەڵێت مادەم ئافرەتی تورکیا ناتوانێت هاوسەرگیری بکات بە هەر کەس خۆی بیاوێ، ئەگەر ئەو کەسە نامسلمانیش بێت ئەوە بە پێشکەوتن ناژمێردرێت. دەستوری مەدەنی تورکیا دواتر ڕەزامەندی دەربڕی لەسەر شوکردنی ئافرەتی مسلمان بە پیاوی نەسرانی. گۆڤاری ئەڕیسالە ژمارە 8 لە 9 دەی 1353 کۆچی. شەکیب ئەرسەلان لەو بارەوە وتویەتی ئەلمەنار 1343 کۆچی. باسەکە تەنیا لە بابەتی سفوریدا کۆنە بۆتەوە، تەنیا مەسەلەی ئازادی ئافرەتی مسلمانیش نییە لە هاتوچۆکردنی بۆ هەر شوێنێک خۆی وستی لێ هەبێ، بەڵکو ئەم کارانە زنجیرێکی درێژە و ئەڵقەکانی پێکەوە بەستراون. لە ساڵی 1926 زاینی هاوسەرگیری شەرعی ڕەت کرایەوە. پرۆژەی هاوسەرگیری کرا بە مەدەنی و لە بەردەم فەرمانبەرێکی دەوڵەتدا بڕوانامەیەکی ناچاری پێ ئەدرا. لە هەمان ساڵدا تورکیا کەشتێکی نرد بۆ گەشتێک بە کەناراوەکانی ئەوروپا. لەسەر پشتی کەشتێکە 25 کچی تورکی هەبوو کە هەمویان کچی شۆخ و شەنگ بوون. قژیان بە جۆرێک بڕێ بوو کە لە کچانی لەندەن و پاریس جیان نەدەکردنەوە. لە یەکێک لە کەناراوەکانی ئەوروپا کچێکیان کە ئینگلیزی دەزانی بەدەنجی بەرز هاواری کردووتی ئەمڕۆ ئافرەتانی تورکیا ئازادن، بە ڕێگای تاریکەکاندا هەنگاو نانێن. لە ئەمڕۆدا ئێمەش وەکو ئافرەتانی بیانی ئەژین، تازەترین مۆدێلی جلی ئەوروپی و ئەمریکی لەبەر دەکەین و سەما دەکەین و جگەرە دەچێشین و گەشت دەکەین بە تەنیا بێ ئەوەی هاوسەرەکانمان لەگەڵماندا بن. یەکێکی تریان وتی ژیان لەسەر کەشتی ژیانێکی زۆر خۆشە، بە جۆرێک کە وەسف ناکرێت. هەمومان سەما دەکەین. دوای نانی ئێوارە سەمای تانجۆ فۆکسڕۆت ئەم دوو سەمایە لە قوتابخانە فێرکراون. ئەمە لە ڕۆژنامەی ئەسیاسەت ئوسبوعیە ژمارە 7 یۆلیۆی 1926 زاینی بڵاو کراوەتەوە. پەیامنێری ئەو ڕۆژنامەیە دەربارەی ئەوەی کە بینیویەتی ئەڵێت ئەم دیاردەیە نیشانەی ئەو پێشکەوتنەیە کە ئافرەتانی تورکیا هەیەە.
شان بەشانی خوشکانی لە ڕۆژ ئاوا لە گۆڕەپانی کار و تێکۆشانی فکری و ئابووریدا. دۆستانی تورکیا ناتوانن ئەم هەنگاوانە هەڵبگرن. بزوتنەوەی ئازادی لە میسر لاپەڕا 27. سەرەتایی بزوتنەوەی بانگەشەکردن بۆ ئازادی ئافرەتان لە میسر دەگەڕێتەوە بۆ سەردەمی محەممەد عەلی پاشا کە کۆمەڵێکی نارد بۆ فەڕەنسا کاتێک گەڕانەوە هەندێک فکرەی نامۆیان لەسەر ئاینەکەیان هێنابووەوە. دوای ئەوەی بڵاویان کردەوە بوونە کۆیلە و یەکێک لەوانەی لە یەکەم وەجبەی ئەو تەوژمە بوو ڕەفاعە تەهتاویە بۆ ماوەی 5 ساڵ کە لە ساڵی 1825 زاینی تاوەکو 1831 زاینی لە پاریس نیشتەجێ بوو لەگەڵ شاندێکی میسری کە پێک هاتبوون لە وتاربێژ و پێشنوێش. دوای گەڕانەوەی دەستی کرد بە چاندنی تۆوی ئەو فکرە نامۆیە. کتێبێکی نووسی بە ناوی تەخلیص الئیبریس فی تەخلیص پاریز کە لەو کتێبەدا بانگەشەی ئەوەی کردبوو کە سفور و تێکەڵاوی نێوان هەردوو ڕەگەز بانگەشە نییە بۆ فەساد و خراپەکاری. داوای کرد شانە و هۆڵی سەما دروست بکرێت و ئەیود کە سەماکردن وەک ئەو شێوازەی ئەوروپا دەرچوون و لادان نییە، بەڵکو ئەوە ڕێکپۆشی و گەنجێتیە. لە ساڵی 1894 زاینی دوای داگیرکاری ئینگلیز بۆ سەر میسر بە 12 ساڵ یەکەم کتێب دەرچوو لە میسر کە لەلایەن کەسێکی مەسیحیەوە لە هاوکارانی کرۆمەر بە ناوی مەرقەس فەهمیەوە. کتێبەکە بە ناوی المەرئە فی الشەرق بوو. لەو کتێبەدا بۆ یەکەم جار بە ئاشکرا لە مێژووی ئافرەتی موسڵماندا داوا کرابوو بۆ یەکەم کۆتایی هێنان بە حیجابی ئیسلامی، دووەم ڕێگەدان بە تێکەڵاوی ژنانی موسڵمان بە کەسانی بێگانە، سێیەم بربەست دانان لە بەردەم تەلاق و واجبکردنی لە پێش قازی، چوارەم قەدەغەکردنی فرەژنی، پێنجەم ڕێگەدان بە ئەنجامدانی هاوسەرگیری لە نێوان موسڵمان و قبتیەکان. ئەم کتێبە ئاژاوەیەکی گەورەی دروست کرد. کتێبێکی تر لەلایەن دۆق دارکیر بە ناوی ئەلمسریین لەسەر ژنانی مسری نووسی بووی. هێرشی کردبووە سەر ئیسلام و حیجاب و بڕیاری مانەوی ئافرەت لە ماڵدا. هێرشی کردبووە سەر ڕۆشنبیرانی میسر و بەتایبەت لەو بێدەنجیەیان و یاخی نەبوونیان لەو بارودۆخە. قاسم ئەمین کاریگەر بوو بۆ کتێبەی دارکیر. کتێبێکی لە دژی ئەو کتێبە بە زمانی فەڕەنسی نووسی و لەو کتێبەدا هەوڵی دابوو بەرگری لە حیجاب بکات. وەڵامێکی زۆر نەرمی دابووەوە. بەڕادەیەک لە دارکیر داوای کردبوو کە ئیسلام وەک ئاینی جوولەکە و مەجووسی سیر بکات. لەو کتێبەدا ناڕەزایی دەربڕی بوو بەرامبەر بەو ئافرەتانی خۆیان چواندبوو بە ئافرەتانی ئەوروپا. بە هەڵە زاندرا دژایەتی قاسم ئەمین بکرێت. دایان بەگوێ خات و نازلی هاوسەری مەلیک فوئاد کاتێک لەگەڵ کەسایەتەکان لە هۆڵە تایبەتەکەی کە کەسایەتەکانی تێدا کۆ دەبوونەوە وەکو لۆرد کرۆمر و شێخ محەممەد عەبدە و چەندانی تر. پێیان وت کە قاسم لەو کتێبەدا مەبەستی تۆیە. شاژن تووڕە بوو. داوای لە گۆڤاری مقەتەم کرد وەڵامی بیر و بۆچوونەکانی قاسم بدەنەوە. ئەو هەڵمەتەی دژ بە قاسم ئەمین بەڕێوە چوو ڕاگیرا، چونکە قاسم ئەمین قەنەعەتی کرد کە هەڵەکەی ڕاست بکاتەوە. لەگەڵ سەعد زەغلول و محەممەد عەبدەڕێک کەوت کە کتێبێک بنووسێ و هەڵەکانی ڕاست بکاتەوە و دووپاتی قسەکانی دۆقدارکیر و قبتی مەرقەز بکاتەوە. بەم شێوەیە قاسم ئەمین کتێبێکی بە ناوی تەحریر المەرئە نووسی لە ساڵی 1899 زاینی و بانگەشەی بۆ هەموو ئەوانە کرد کە مەرقەسی خاچپەرست بانگەشەی بۆ کردبوو. تەنانەت هیچ ناڕەزاییەکی بەرامبەر بە هاوسەرگیری ئافرەتی موسڵمان لەگەڵ قیبتیەکان دەرنەبڕی بوو. ئەوڵی زۆری دابوو بۆ ئەوەی بیسەلمێنێ حیجاب بەم شێوە باوەی ئێستای لە ئیسلامدا نییە. بانگەشەی کرد بۆ سفوری بەوەی دەرچوون نییە لە ئاین و پێچەوانەی ڕێساکان نییە. لە کتێبەکەیدا جەختی کردبووە سەر چەندەقێکی شەرعی و بە ئارەزوی خۆی تەفسیری کردبوو. هەندێک لە بەشی کتێبەکەی لەلایەن محەممەد عەبدەوە نووسرا بوو. ئەمەش لەلایەن محەممەد عەمارەوە باس کرابوو کاتێک باسی لە دەستکەوتەکانی محەممەد عەبدە کردبوو ئەڵێت بە بەهاترین کارە فکریەکانی لەم قۆناغەدا بەشداریکردنی بوو لە کتێبی تەحریری قاسم ئەمین. ئەم بانگەشە پوچە لەلایەن بانگەشەکارانی حەقەوە لە سەرجەم وڵاتانی موسڵمانانەوە بە توندی ڕەتکرایەوە. ڕەتکردنەوەکەش بە شێوازی نووسینی بابەت و کتێب بوو کە زیاتر لە 100 کتێب بۆ بەرپەرچی کتێبەکەی قاسم ئەمین نووسرا. لە هەمویان گرنگتر کە بەرپەرچی دابووەوە کتێبەکەی محەممەد تەڵعەت حەرب بوو کە لە بەرپەرچی دانووسی بووی. لە تەواوی ڕۆژهەڵات و میسریشدا بە تەنیا هۆکارێک نەبوو بۆ داڕوخانی کۆمەڵگەی ئیسلامی. ئەو کاتە نەبێت کە ئافرەتی موسڵمان تووشی هەمان خراپەکاری پیاوان بوو لە ڕۆژهەڵاتدا. محەممەد فەرید وەجد بابەتێکی بڵاو کردەوە تێیدا هاتبوو ئەگەر ئەمڕۆ وتمان دەرخستنی دەموچاو و دەست ئاساییە ئەوە بەرەبەرە وای لێ دێت لە ئایندیەکی نزیکدا
ئافرەت هەموو پاکیزەیی خۆی لەدەست ئەدات، هەروەک چۆن ئافرەتی ئەوروپا وای کرد و خراپەکاری و بەدڕەوشتی بە ئاستێک بڵاو بوویەوە خۆیان ئێستا داد و بێدادیانە بەدەستیەوە. پارتە نیشتیمانیەکان دژ بە کتێبەکەی قاسم ئەمین وەستانەوە. لە سەرووی هەمویانەوە حیزبی وەتەنی بوو کە مستەفا کامیل سەرۆکایەتی دەکرد. ڕووپەری ڕۆژنامەی ئەلیوائی واڵا کرد بۆ هەر کەسێ بەرپەرچی قاسم ئەمین بداتەوە. ئینگلیز گرنگی بە کتێبەکەی قاسم ئەمیندا و وەری جێڕا بۆ زمانی ئینگلیزی و لە بەشەکانی هیندستاندا بڵاوی کردەوە. شاعیرانیش پشتیان هەبوو لە وەڵامدانەوەی ئەم بانگەشەیەدا. لە زۆربەی وڵاتان شعری دوور و درێژ بۆ ئیدانەکردنی بانگەشەکەی قاسم ئەمین نووسران. لە سەرووی هەمویانەوە شاعیر ئەحمەد محەڕەم ئەزدی کچانی بەغداد ئاگادار دەکاتەوە لە گومڕایی و سفوری و پاشان نووسەری کتێبی تەحریر المەرئە بینی زۆر دژایەتی کرا. هەستی بە حیراجێکی زۆر کرد. ماسکی ڕوخساری لادا و ڕووی ڕاستەقینەی خۆی نیشاندا. پۆشاکی شەرمی فرێدا و ماسکی ئیمانداری لادا و لە کتێبی دووەمی بەناوی ئەلمەرئە الجەدیدە زۆر بە ئاشکرا و بە دڵێکی پڕ لە قینەوە باسی لە بیر و بۆچوونەکانی خۆی کرد. لە کتێبی یەکەمدا زۆرتر بە دەور و خولی دەقە شەرعیەکاندا دەهات. لە کتێبی دووەمدا ئازادبوونی ئافرەتی خست بۆ دەست خودی ئافرەتانەوە. تەنانەت ئەگەر بڕیار بدەن یاسای هاوسەرگیری ڕەت بکەنەوە و پەیوەندی نێوان پیاوان و ئافرەتان ئازاد بێت بە هیچ یاسا و سیستەمێک، ئافرەتانی نوێ کە قاسم ئەمین مەبەستی ئافرەتانی ئەوروپا بوو دەیویست ئافرەتانی میسر چاو لە ئافرەتانی ئەوروپا بکەن و ئەوان بکەن بەسەر مەشقی خۆیان. بۆ نمونە نووسی بووی ئەم گۆڕانکاریە هەموو ئەوەیە کە مەبەستمانە. ئامانجمانە و تێدەکۆشین کە ئافرەتی میسر بگاتە ئاستی بەرز، ئەمەش هەنگاو بە هەنگاو تا دەگەینە کۆتایی ڕێگا. کچانی ئەمریکا لە تەمەنی 20 ساڵیدا لە ماڵ و خێزاندا دائەبڕێن و بەویستی خۆیان ئەگەڕێن و ئەچن بۆ دوورترین شوێن و دەمێننەوە. بە مانگ و ساڵ گەشت و سەیران دەکەن، لەم شار بۆ ئەو شاری تر دەچن. نایەت بە خەیاڵی هیچ کام لە کەس و کاری کە ئەم کچە بەتەنیا گەشتی کردووە تووشی هیچ هەڵەیەک دەبێت. لە ئازادی ئافرەت ئەوەیە دۆستی هەبێت نەک هاوسەر. پیاو وا سەیری هاوسەرەکەی دەکات دەبێت بەویستی ئەم کە حەزی و عەقڵی و هەستی چۆن بوو وا بژین. بەم شێوەیە لە دیدی خۆیەوە باش دەیبینێ. کتێبی دووەمی زۆر بە توندی بەرپەرز درایەوە لە ڕۆژنامەکان و بە کتێبیش وەڵام درایەوە. قاسم ئەمین لە ساڵی 1970 زاینی مرد. لەو کاتەدا بانگەوازەکەی سنووردار کرابوو. لە کاتی مردنەکەیدا پشتیوانەکانی ئاهەنگی ماڵ ئاوایی لە مردویان بۆ کورد و بە توندی بانگەشیان بۆ بانگەوازەکەی دەکرد کە بۆ سفوری بوو. نارانی بانگەشەکارانی قاسم ئەمین و پشتیوانەکانی ئاهەنگێکیان ساز کرد بۆ بانگەشەکردن بۆ حیجاب و دژی ئینگلیز لە دروستکردنی فتنەی سفوری. دوای مردنی قاسم ئەمین حیزبی ئومە هەستا بە هەڵگرتنی ئاڵاکەی. ئەو حیزبە سەرکردایەتی دەکرا لەلایەن سعد زەغلول لە کاتی شەڕشی 1990 زاینیەوە. ئەو کات سەرەتای دەستپێشی هەوڵدان بوو بۆ بانگەشەی ئازادی ئافرەت. ئافرەتان بەشداریان کرد لە خۆپیشاندانی ڕۆژی 20 مارس لە ساڵی 1920 زاینی کە ئەمەش وەکو تێپەڕبوونی ئافرەتان بوو بەو دیواری کە ئەی پاراستن بۆ ماوەیەکی دوور و درێژ. ئەستان بە سووتاندنی حیجاب لە گۆڕەپانی ڕەمسیس کە دوای ناوەکەی گۆڕا بۆ مەیدانی ئازادی. ئەوە یەکەم لابردنی حیجاب بوو بە ئاشکرا کاتێک سعد زەغلول لە منفا گەڕایەوە و سەردانی ئافرەتانی داپۆشراوی کرد لە چادرگەی ئافرەتان. لەلایەن هودا شعراویەوە پێشوازی لێکرا. سعد زەغلول حیجابەکەی لابرد و ئەویش پێکەنی بەدەمیەوە. هودا شعراوی دەستی کرد بە چەپڵە لێدان بۆی و ئافرەتەکانی تریش بە دوایدا چەپڵیان لێدا. ئەو سوکایەتی ئاشکرایە و لابردنی پۆشاکی حیجاب لەو ڕۆژەوە وەکو وەڵامدانەوەیەک بۆ پیاوی نیشتیمانی سعد زەغلول ئافرەتانی میسر سفوریان هەڵبژارد. لە وڵاتانی کەندا و بزوتنەوەی ئازادی لە کوێیت لاپەڕا 36. یەکەم زانست لە کوێیت. خاڵ یەکەم خوێندنگا کە لە کوێیت کرایەوە لە ڕێگای نێردەی تەبشیرەتی ئەمریکیەوە بوو لە ساڵی 1970 زاینی. ئەوەی کاری خوێندنەکەی لە ئەستۆ گرتە بوو مزملیرا بوو. بەکردنەوەی ئەو خوێندنگەیە دەنجی ناڕەزایی بەرز بوویەوە. پاشان ناچار بوون دای بخەن. دووەم یەکەم قوتابخانەی کچان لە ساڵی 1937 کرایەوە. سێەم یەکەم وەزبێ قوتابی کە پەیوەندیان کرد بە کۆلێژەکانی زانکۆی قاهیرە ساڵی 1956 زاینی بوو. دووەم داماڵینی حیجاب. خەڵکی کوێیت زۆر پەیوەست بوون بە جلوبەرجی شەرعیەوە. تەنانەت خانوەکانیان ئەو بەشەی کە ئەکەوتە ڕووی دەرەوەی پەنجەرەی تێدا دروست نەدەکرا. لەبارەی حیجابەوە بوون بە دوو بەشەوە. یەکەم بەشی یەکەمیان پارێزگاریان لە ئاین و
ناموسیان کرد و لابردنی حیجابیان ڕەت کردەوە. دووەم بەشێکیان لەوانە بوون داوای ڕزگاربوونیان دەکرد و دژی حیجاب بوون و داوای سفوریان دەکرد کە ئەمانە لە ناو خۆیاندا بوون بە دوو بەشەوە. بەشێک ئەیان ویست پەلە بکرێت بۆ لابردنی حیجاب، دووەم بەشێکیان ئەیان ویست کارەکە بە هێواشی بکرێ و هەنگاو بە هەنگاو بۆ کارەکە بچن. بابەتی حیجاب بووە باس و خواسی ڕۆژنامە و گۆڤارەکانی کویت لە ساڵانی 50کاندا و زۆر بابەتی لەسەر نووسرا. یەکێک لەو بابەتانە کە داوای سفوری دەکرد بۆ ئافرەتان فازیل خەلەف بوو لە گۆڤاری شەعب لە 8 یەنایەری 1959 زاینی کە تێیدا نووسی بووی پێویستە ئافرەتی کویت زانیاری وەربگرێت و هەستێ بە شۆڕشکردن دژ بە دابوونەریت لە پێشەنجی ئەو نەریتانە ئابای ڕەش. ئەمانەوێت کچانی کویت لە ڕۆژنامەکاندا بنووسن. ئەگەر ئەو نەتوانێت ناوی خۆی لەسەر ڕووپڕی ڕۆژنامەکان بنووسێ، ئەی چۆن ئەو ئازایەتیە لە خۆی دابەدی ئەکات بە سفوری بچێتە دەرەوە بۆ ناو پیاوان. بە بۆچوونی من حیجاب گەورەترین بربەستە بۆ ئەوەی ئافرەت داببڕێت لە کۆمەلگا. غەنیمە مەرزوق لە بابەتێکی گۆڤاری ئیمان ژمارەیەکی ساڵی 1953 زاینی نووسیویەتی منتانە نادەم لەم دابوونەریتانەی کە لە ناویدا دڵڕەقی تێدایە کە نزیکە لە کۆیلایەتی و پەرستش، بەڵام بۆ هەر سەردەم و زمانێک دابوونەریت و بۆچوونێکەیە. ئەوەی داوای ئەکەین لێرەدا پێدانی ئازادی تەواوە بە ئافرەت تا بتوانێت بە شێوازێکی دروست خزمەتی کۆمەلگاکەی بکات. بەوەش ئێمە هەستاوین بە خزمەتکردنی کۆمەلگا بە جۆرگەلەیەک ڕێگا. سوعاد حەماد لە گۆڤاری شەعب ژمارە 56 ساڵی 1958 زاینی نووسیویەتی کچانی کویت بێئومێد بوون لەوەی کە باوەڕ بە کەسوکاریان بهێنن بە سوودی سفوری و زیانی حیجاب. بەم شێوەیە بە دڵنیاییەوە شۆڕش دژی ئەم دابوونەریتە کۆنەپەرستیە بەرپا دەکەن. ئەو شۆڕشە زۆر نزیکە ڕوو بدات. لە ساڵی 1955 زاینی حیجابیان سوتاند. نووسەرێک لە گۆڤاری ئەڕائید نووسی بووی بەڕاستی سووتاندنی حیجاب هۆکارێکی دروست نەبوو تا ئافرەتان لێوەی ئازاد ببن. من هاوڕام لەگەڵ کچانی خۆشەویست کە حیجاب کۆتوبەندێکی گەورە و ناخۆشە و ئەوە لە پاشماوەی دابوونەریتە کۆنەکانی ناو عەقڵیەتی کۆمەڵگایەکە کە بیری ڕابردوو کۆنەپەرستی زاڵە تێیدا و ئێمە ناتوانین بەنووکی قەڵەمبیر و خوێنین. کچەکانمان بەسەر پێژەکەدا سەر بکەون پلە بە پلە مادام بازدان ئاستەمە. لە ساڵی 1956 زاینی لە یەکێک لە قوتابخانەکانی کچان سەرپۆشێکیان سوتاند. وەزیری معاریف تووڕە بوو بەم کارە. شێخ عەبدوڵڵا سوباح هات کە ئەو کات وەزیری معاریف بوو بە کچەکەی وت ئەم کارت بۆ کرد. ئەمە کارێکی زۆر گەورە بوو. کچەکەی وەزیر کە ناوی می بوو وتی زانست و حیجاب ناگونجێن پێکەوە. هەموو کچەکان بڕیاریاندا کە سەرپۆش لابەرن بۆ هەتایە. بەمەش بووە سەرەتای ئازادی ئافرەتی کویت. دوای وەرگرتنی ڕاوبۆچوونەکان عەبدولعەزیز حوسێن بەڕێوەبەری گشتی وەزارەت پێشنیاری کرد کە ئازادی ئەبێت بە هەنگاو بێت و نابێت پەچە لە قوتابخانەکان لا ببردرێت، بەڵام نابێت بە سفوری بچنە سەر شەقامەکان. قوتابیەکان خۆپیشاندانیان کرد کە بڕیارەکەیان قبوڵە، بەڵام لە ڕاستیدا جێبەجێ نەکرا و بۆ هەتایە کۆتایی هات. لە نۆڤەمبەری ساڵی 1960 زاینی لە دژی داگیرکاری فەڕەنسا بۆ سەر جەزائیر خۆنیشاندان ساز کرا. بۆ یەکەم جار ئافرەتی سافیرە هاتە سەر شەقام. یەکەم کۆمەڵی ئافرەتان لە ساڵی 1963 زاینی لە کۆی دامەزرا. ئەوەی بەشداری کرد لە بانگەشەکردن بۆ سفوری ئافرەتان ژنەکەی عەبدوڵڵا جابر سوباح بوو. لە جێڕانەوەیەکی وەزیری کاروباری کۆمەڵایەتی داوتی کە ئەوان هیچ کات لەم بوارەدا نابێت هەوڵ و کۆششەکانی شێخ عەبدوڵڵا جابر لەبیر بکەن. بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەبوو لە بواری ئازادی بۆ ئافرەتانی کویت. ئەم پیاوە قاسم ئەمینی کویت بوو. العربی 194 ساڵی 1393 کۆچی. هەنگاو بەرەو پێشەوە لاپەڕاچل. یەکەم یەکێتی ژنانی کویت لە 16 نۆڤێمبەری ساڵی 1974 نوریا ئەلسوانی سەرۆکی ئەو یەکێتیە و وتی ئەم یەکێتیە تازەیە، هەنگاوێکی نوێیە لە پێناو دروستکردنی یەکێتیەک کە سەرجەم ژنانی کەندا و تێیدا کۆبێتەوە. من هەستام بەگەشتێک لە هاوینی ساڵی 1979 زاینی بە سەرجەم وڵاتانی کەندا و بۆ گەشتن بۆ ئامانجەی کە زۆر بە پەرۆشەوە هەوڵی بۆ ئەدەین. تۆمەتبارکردن لاپەڕا 41. پرسیارێک لە لؤلؤەی قوتامی سەرۆکی کۆمەڵەی ڕۆشنبیری ئافرەتانی کویت کرا دەربارەی ڕاکێشانی پەنجەی تۆمەت بۆیان. دەربارەی کۆمەڵەی ئافرەتانی کویت بەوەی هەڵناسن بەو چاڵاکیانەی کەوا باوە کۆمەڵەی ئافرەتان دەیکەن.
وەڵامی دایەوە وتی زۆر گوێمان لەو جۆرە تۆمەتانە بووە کە لە زۆربەی وڵاتانی عەرەبیەوە ئاراستەمان دەکرێت. ئەوانەی ئەو تۆمەتانەمان ئاراستە دەکەن ڕابردوویەکی نزیکیان لەبیر کردووە کاتێک ئافرەتانی عەرەب کە لە بچە کرابوون و بە نەزانی و گۆشەگیری خرابوونە قەفەزێکەوە نەکەس دەیبین و نەکەسیان دەبینی. درێژەی بەخسەکانی داوتی لەبەر ئەوە ئێمە بە ئاراستەیەکی فراوانتر هەنگاو دەنین و هەنگاوەکانمان چوونەتە ئەو دی و سنووری وڵاتەکەمان. ئەو ئەزمونەی لەبارەی دامەزراندنی بازارەوە بەدەستمان هێناوە ڕۆژدیتیان ناکەین و بە هەموو خوشکەکانمانی ئەدەین لە وڵاتە عەرەبیەکاندا و دەستمان کردو بە هاوکاریکردنی خوشکەکانمان لە وڵاتی ئیمارات. گۆڤاری ئەلعەرەبی ژمارە 123 ساڵی 1388 کۆچی پرسیاری لێکرا لەبارەی گرنگترین ئەو شەڕانەی کە ئێستا ئافرەتانی کوێیت دەیکەن. لە وەڵام داوتی کچانی زانکۆی کوێیت بە گرفتێکەوە سەرقاڵن کە گرفتێکی نوێیە لەسەرمان. ئەو کێشەی تێکەڵاویە. ئێمە ئێستا 5 کۆلێژی کچان و 5 کۆلێژی کوڕانمان هەیە. ئەمەش زیانی زۆرە لە ڕووی مادیەوە تێچوونی دەبێتە دوو هێندە. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە تێکەڵاوی بۆتە پێویستی چونکە ناماقوڵێ لە زانکۆ ڕێگری بکرێت لە تێکەڵاوی و ڕێگە پێدراو بێت لە سەرجەم بوارەکانی تر. کچانی زانکۆ دوای تەواوکردنی زانکۆ لە سەرجەم بوارەکانی کار لە نووسینگەکانی حکوومەت و کۆمپانیاکان لەگەڵ پیاو کار دەکەن بۆیە پێویستە بە کردار ڕوبەڕووی ببینەوە. لە درێژەی قسەکانیدا ئەڵێت کە شریعەتی ئیسلامی شەرعیەتێکی لێبوردە و ئاسانکارە و سەختگیر نییە. ڕێگەی داوە کە ئافرەتان هاوشانی پیاوان بەشدار بن لە گۆڕەپانی جەنگ و شوێنی عیبادەت و لە شوێنی زانستدا. چۆن دەبێ ئەو مافەی خوا پێیداوە ئێمە لێی زەوت بکەین. درێژە بە قسەکانی ئەدات و ئەڵێت بەداخەوە ئێمە کەوتوینەتە ناو شەڕی لابەلاوە لە بینی سوفور و حیجاب و فێرکردن و تێکەڵاوی و هەتا دوایی. ئەلعەرەبی ژمارە 133 ساڵی 1388 کۆچی ئەڵوێستەیەک لاپەڕا 43. یاداشتی دکتۆر ئەلبانور کالفری لە یاداشتەکانیدا باسی ئەو ماوەیە دەکات کە کاری کردووە لە کۆیتدا. بەسەرهاتی نەخۆشێک دەجێڕێتەوە بە ناوی عاشما کە ئەم وستویەتی نەشتەرگەری بۆ بکات. بەڵام نەخۆشەکەی هەستی بە دوودڵی و بێتاقەتی کردووە. ترسی لەو مادەیە هەبووە کە بۆ بێهۆشکردن بەکاری دەهێنن بەر لە نەشتەرگەری. ئەوەی ئەم نەخۆشی ترساندووە ئەوە بووە چۆن بە بێهۆشی بچێتە ژووری نەشتەرگەری و پیاوێک نەشتەرگەری بۆ بکات و ئەمیش بێهۆش بێت. دکتۆر لە یاداشتەکەیدا ئەڵێت بۆ ئەوەی نەخۆشەکە لە دڵە ڕاوچێدا نەمێنێ پێم وت کە ئەتوانێت هاوسەرەکەی بێتە ژووری نەشتەرگەریەکەوە تاوەکو لە کاتی بێهۆشی ئەمدا هاوسەرەکەی ئاگاداری بێت. ئافرەتانی سعودیا بەرەو کوێ لاپەڕا 44. ئەو بانگەشەیەی کە بۆ ئافرەتانی سعودیا کرا کە بەرەو ڕۆژ ئاوایی بوون بیان بن لە هیچ وڵاتیشی تری عەرەبیدا بۆ شێوەیە بانگەشە نەکراوە. یەکەم کەس کە ئاڵا هەڵگری ئەو بانگەشەیە بوو محەممەد حەسەن عەواد و ئەحمەد سوباعی بوون. کاتێک پرسیار کرا لە ئەحمەد سوباعی کچانی وڵاتەکەمان چیان لەسەر و پێویستە چی بکەن. لە وەڵام داوتی زیادە ڕۆیی ناکەم. ئەگەر بڵێم من لە پێشەنجی ئەوانم کە دەڵێن دەبێت کچ بخوێنێ. ئەمانم بڵاو دەکردەوە لە ڕۆژنامەی دەنجی حیجاز لەو ڕۆژێ بوومە سکرتێری نووسینی ڕۆژنامەکە. بە زنجیرەیەک بابەت ئەم نووسی بە ناوی کچی جەزیرەوە وە کەڵمەتێک دژی کاری چەوت. ئیقڕا ژمارە 21 لە 2/4/1395 کۆچی. ئەمەی خوارەوە هەندێک لە نمونەی نووسینەکانێتی کە لە ڕۆژنامەکان بڵاوی دەکردەوە بۆ ئازادی ئافرەتانی سعودیا. لە پاشکۆی ڕۆژنامەی ئەلیەوم 21/2/1398 کۆچی. سەرپۆشەکەت بدڕێنە و فڕێ بدە. تۆ لە چ بەدبەختێک دایت؟ لە چ شەوە زەنگێک دایت؟ لە چ زیلەت و ڕسواییەک دایت؟ چ گۆڕێکە تۆی تێدایت؟ دیواری ترسەکان بڕوخێنە بە توندی نەک لەسەرخۆ. بێدەنجی بشتێنە و بڵێ و قسە بکە. خواستەکانت بەدی بهێنە. زیندانەکەت بڕوخێنە و شیشی تاوانبارکردنت. ئەم شعرە شعرێکی جەمیل زەهاویمان بیر دەخاتەوە کە ئەڵێت بدڕێنە کچی عێراق حیجابەکەت گەشت بکە و دنیا کودەتای ئەوێت. بیدڕێنە و بیستوێنە بە بێخەم ئەوە پاسەوانێکی درۆینەیە. لە ڕۆژنامەی ڕیاز لە ژمارە 26/1398 کۆچی بڵاو کراوەتەوە حیجاب کۆتایی دێت دوای زەمانێکی کەم. ئافرەتان پیاسە دەکەن لەسەر شەقامەکان و دائەنیشن لە قاوەخانەکان. ئەمە لە لەندەن و پاریس نا بەڵکو لە ڕیاز بۆ ئەوەی قاوە بخواتەوە. خاوەنی قاوەخانەکە ئافرەت بێت و سینەما و هونەرمەند و دەرهێنەرمان دەبێت. ئافرەتان هاتوچۆ یانەکان دەکەن وەک ئەوانی تر. پاشان ئەڵێت
بۆچی پەلە نەکەین بۆ ئەو ژیانە بە کورتی بانگەشە بکەین تاچی زووترە ڕەوشی ئافرەتانی سعودیە بگۆڕین و زوو بگەین بە کاروانی پێشکەوتنی ڕۆژئاوا. لە ڕۆژنامەی یەمامە لە ژمارە 433 لە 26/1398 کۆچی بۆ خوشکی سعودیەم، خوشی ئازیزم، کچانی وڵاتەکەم، بەو پەڕی ڕێز و شانازیەوە لەم لاپەڕەدا چەند و شێکتان بۆ ئەنووسم. دوای ستایشکردنیشی بۆنخۆش کە خاوەنی بابەتەکە دەیکات، بۆ تۆی ئازیز، تۆ ئەوەندە ئەرێنی نیت، تۆ سوپاس بۆخوا خاوەن عەقڵێکی شیا و بیرێکی دروستی، ئەزانی کە وشەی گونجاو لە شوێنی گونجاو بەکار بهێنی، بەڵام حەز دەکەم لە ناو خوشکانی هەوزمانت بەو پەڕی ئازایەتیەوە گفتوگۆ بکەیت، بە ئازایەتی عەرەب و گفتوگۆ بکەیت بەو پەڕی نەرمونیانی و مەینیەوە. بێدەنجی بکە هەموو ئەو دەنگانەی کە ئەڵێن کچانی سعودیە کۆنەپەرست و ناسکەر و لوودبەرزن، هەتا دوایی وەڵامیان بدەرەوە بە بەڵگەیەک لاکەرەوەکان و بەهێزەکانت بەو پەرۆشەی کە هەتە ئازیزەکەم لە ئەنجامی وردبوونەوەم لێت شایەتی ئەدەم کە تۆ کچی نمونەیت، بۆچی وا دەکەیت نمونەی بوونت تەنیا بۆ خۆت بێت و لە ناو ناخی خۆتدا بێت؟ بۆچی دەرناچیت لە پێستی خۆت و خۆت پێوە پێچاوە؟ بۆچی زانستی خۆت زیندان کردووە لە ناو دیواری ژیانی خۆتدا؟ متمانەت بە خۆت هەبێت ئازیزەکەم، ئەبێت بیرروڕا ئاڵوگۆڕ بکرێت لە نێوان لاوانی هەردوو ڕەگەزدا. ڕۆژنامە ئەم دەرگای لەسەر تۆ کردووەتەوە و پەلە بکە. بۆ من و تۆ لەسەر مێزی نان خواردن گفتوگۆی ئەم باسە نەکەین، کۆ نەبینەوە کچان و کوڕان کێشەکانمان باز بکەین و چارەسەری بۆ بدۆزینەوە، بیرروڕاکانمان ئاڵوگۆڕ بکەین و سوود لە ئەزمموی یەکتر وەربگرین. بیر بڵند بکە لە ڕێگای قەڵەمەکەتەوە بۆ ئەوانەی ڕوون بکەرەوە کە گوێ بە کارەکان نادەن. چێ کچی سعودیە؟ بزانە چۆن تعبیر لە خودی خۆت ئەکەیت بە شێوازێکی ڕێکوپێک، بۆ شێوەیەی کە جوانتر ڕووی ڕاستی نیشان بدا. ئیقرا ژمارە 32 لە 8/1395 کۆچی. لە دیدارێکدا فەهەد سوڵتان بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی ڕۆژنامەنووسەکە لی دەپرسێ، پێم وت لە کوێن ئافرەتانی سعودیە؟ وتی بەڵێ، ڕۆڵێکی گەورەی هەیە لە میانەیدا پارێزگاری لە هەموو ئەو شتانە دەکەین کە پێوەی پابندین. پشتمان بە کۆمپانیایەکی فەڕەنسی بەستووە کە تایبەتمەندە بە لێکۆڵینەوەی کۆمەڵایەتیەوە. ئەستاوە بە ڕووپێوکردنی هەموو وڵات بەشێکی گەورەی داناوە بۆ ئافرەتان لە بابەت ڕۆڵی ئایندەی ئێستایی. لەسەر ئەم لێکۆڵینەوە دەست پێ دەکەین. وتم لێکۆڵینەوەکە چی وتوە؟ وتی لێکۆڵینەوەکە کۆتایی نەهاتووە، لەو باوەڕەدام لەسەر گەشەی کچانی سعودیە کاری کردووە، کار و پەرەپێدانی شارستانی. وتم ئاخر بیرکردنەوەی ئەو کۆمپانیا بیانیە جیاوازە. وتی ڕەنگە ئەمە ڕووی بدابایە، ئێمە دانیشتنی دوور و درێژمان لەگەڵ ئەو توێژەرانە ئەنجامداوە و شڕۆڤەی بنەماکانی ئیسلاممان بۆ کردن. کاتی ئەنجامی توێژینەوەکەمان بۆ هاتەوە ئەو کات ڕۆڵی کچان لەژێر ڕۆشنایی ئەو بنەمایانەدا دەبینین. کۆمنتی ڕۆژنامە نووسە میسریەکە: چاوەڕوانی کچانی بە ئاگای سعودیە بۆ بەشداریکردن زۆر درێژە ناچێشێ. چاوەڕوانی ئەوانش کە ئەیانەوێت ڕۆڵی زیاتر و باشتری هەبێت زۆر دوور نابێت. ئەم بزوتنەوەیە ماوەیەکی زۆرە دەستی پێکردووە، بەڵام بە شێوازێکی دروست هەنگاوی نەناوە کە دەستی کردووە بە لێکۆڵینەوەیەکی زانستی. چاوەڕێی ئەنجامی ئەو لێکۆڵینەوەیە دەکات. هیوادارم کە چاوەڕوانی ئەوان زۆر نەخایەنێت. لە ڕۆژنامەی عکاز لە بابەتێکدا بە ناونیشانی ئافرەتانی وڵاتەکەمان بەرەو کوێ، سەلوا ئەبومەدین نووسیوێتی و ئەڵێت پرسیارم لە خۆم کرد دەربارەی ئەو پرسیارەی کە ئایا داهاتووی کچانی سعودیە دوای 10 ساڵ چییە و دەبێت چاوەڕوانی چی بکەین؟ ئەو پرسیارە نامۆنیە کە خۆی سەپاندووە. هەلی کار لە وڵاتە ئازیزەکەماندا بۆ ئافرەتان زۆر بەردەستکە، لە نەخۆشخانەکان یان قوتابخانەکان. چەند کەس ساڵانە دەرئەچن لە زانکۆکان لە بەشی پزیشکی یاخود بەشە زانستیەکانی تر، بەڵام ئایا شوێنێک هەیە بۆ ئەمانە کە دابمەزرێن تێیدا؟ درێژە بە نووسینەکەی ئەدات و ئەنووسێ کچان ئەمڕۆ ئەتوانن ببنە ئەندازیاری تەلارساز یان ڕۆژنامە نووس یاخود پارێزەر یاخود پزیشک. چێبڕچێی پیاوان دەکەن لە کارێکی شەرەفمەندانەدا کە لە چوارچێوەی شەرعدا بێت، لە بواری کڕین و فرۆشتن و مامەڵە کە تایبەت بێت. لەگەڵ ئەمەشدا تا ئێستا هەر چاوەڕی هەڵێکی شیاوە تاوەکو توانای خۆی دەربخات، ڕوبەڕووی کەس نابێتەوە، بەڵکو تەنیا شیاوی خۆی بسەلمێنێ لە ئیش و کاردا. ئەلجەزیرە لە 26/7/1416 کۆچی. بابەتێکی دکتۆر سوڕەیە عەزیز سەلماندنی بوون تێیدا هاتووە. لێم دەپرسن ئایا ئافرەتانی سعودیە لە چ بوارێکدا خۆیان سەلماندووە؟
منیش ئەڵێم لە نێو ئافرەتانی عەرەب بە شێوەیەکی گشتی نەک تەنیا ئافرەتانی سعودیە لە زۆر بواری فراواندا توانیویانە توانای خۆیان دەربخەن، بەڵام ئافرەتانی سعودیە خۆشبەختانە داهاتوو لە بەردەمیدایە و دەتوانێت بە پێداگیریەوە سەرکردایەتی بگرێتە دەست و بەشدار بێت لە بنیاتنانەوەی کۆمەلگا بێ ئەوەی ڕوبەڕووی هیچ مەترسێک بێتەوە لەلایەن کۆمەلگاوە. دکتۆر عەبدولعەزیز دەخیل ئەڵێت ڕۆڵی ئافرەت لە کۆمەلگای مرۆڤایەتیدا گەشەی کردووە، تەنیا ئافرەتانی سعودیە کۆت و بەندکراون بە دابوونەریتی کۆمەلگا و بە بیانووی ئاین و ڕەوشت. ئەو دوو کۆتەش ئاین و ڕەوشتە. گۆڤاری مجەلا ژمارە 1003 28/5/1999 زاینی ئامراز و شێوازی بانگەشەکارانی خراپکردنی ئافرەت لاپەڕا 52. فێرکردن و ئافرەتان. فێرکردن لە ترسناکترین بابەتەکانی ژیانی گەلانە. بە هۆکاری فێرکردن گەلان ئەگەنە شکۆمەندی و بە هۆکاری فێرکردن شۆڕ دەبنەوە. ئەکرێ هۆکارێک بێت بۆ پێشکەوتن، بە پێچەوانەشەوە ئەکرێ ببێتە هۆکاری دواکەوتن. محەممەد ئیقبال باسی کردووە لەو بارەیەوە وتویەتی فێرکردن وەک ترشەڵۆکی وایە، کەسێکی زیندوو بتوێنیتەوە دواتە دروستی بکەیەوە، بەو جۆرێ ئەتەوێت. ئەم ترشەڵۆکەیە کاریگەرترین مادەی کیمیاویە و ئەتوانێت شاخ بگۆڕێ بۆ تۆپەڵێک خۆڵ. دژمنانی ئیسلام هەستیان بە گرنگی زانست و فێرکردن کردووە، بۆیە بەکاریان هێناوە وەک چەکێک بۆ ملکەت پێکردنی تاک و کۆمەلگا و دای بماڵن لە ئاین و بیر و باوەڕ و ڕەوشتیان، بیان گۆڕن بە شێوەی ڕۆژئاوایی. لۆرد کرۆمەر باسی ئەو حاڵەتە دەکات و ئەڵێت هەر میسرێک کەوتە بەر کاریگەری ڕۆژئاوا ئەوە تەنیا بەناو موسڵمانە، لە ڕاستیدا مولحیدێکی گوماناویە. بۆشایی نێوان خۆی و زانایەکی ئەزهەر کەمتر نابێت لە بۆشایی نێوان زانایەکی ئەزهەری و زانایەکی ئەوروپی. بۆیە گرنگیان داوە بە فێرکردنی ئافرەتان، چونکە ئاسانترین ڕێگایە بۆ گەشتن بە قەڵای خێزان و کۆمەلگای ئیسلامی، ئاسانترین ڕێگایە بۆ گواستنەوەی بیر و باوەڕە پوچ و خراپەکانیان. بە خراپبوونی ئافرەت دەبێتە هۆی خراپبوونی نەوە و خێزان و کۆمەلگا. بۆیە هەوڵەکانیان بەم ڕێگایانەیە: یەکەم، کردنەوەی قوتابخانە و زانکۆی بیانی، دووەم، دانانی بەرنامە، سێەم، سەپاندنی هەندێک سیاسەت بەکردنەوەی هەندێک پسپۆڕی. یەکەم، کردنەوەی قوتابخانە و زانکۆ بیانیەکان لاپەڕا 54. گرنگیدان بەکردنەوەی قوتابخانە مەسیحیەکان بۆ داگیرکردنی بیری ئیسلامی و بە ڕۆشنبیرکردنی موسڵمانان بە شێوازی ژیانی کۆمەڵایەتی خۆیان و ڕشتنی ژەهر لەسەر هەنجوینی زانست، بۆیە تەبشیریەکان هەستان بەکردنەوەی قوتابخانە و زانکۆی بیانی، چونکە ئەیانزانی چەندە کاریگەری هەیە. کاتلیک کە کەسێکی تەبشیریە ئەڵێت پێویستە هەنیان بدەین لەسەر شێوازی ڕۆژئاوای عەلمانی قوتابخانە دروست بکەن، چونکە زۆربەی موسڵمانان بیر و باوەڕیان بە ئیسلام و قورئان خەوشاوی بووە کاتێک لەو قوتابخانەوانەی زمانی ڕۆژئاوایان خوێند و فێری زمانی بیانی بوون. یەکەم قوتابخانە لە بەیروت لە ساڵی 1830 زاینی کرایەوە. لەبارەیەوە جیب وتویەتی قوتابخانەی کچان لە بەیروت گلێنەی چاومە، وا هەستم کرد کە ئایندەی سووریا بنیاد دەنێت بە فێرکردنی کچان و ئافرەتانی. پاشان مژدەدەرەکان گەلێک قوتابخانەیان کردەوە بۆ کچان لە میسر و سوودان و سووریا و لوبنان و هیندستان و ئەفغانستان و تورکیا. تەنیا لە سووریا 146 قوتابخانەیان کردەوە. مژدەدەرەکان گرنگیان ئەدا بەکردنەوەی خوێندنگا ناوخۆییەکان، چونکە زۆرێک لە کچانی موسڵمانی تێدا کۆ دەبیەوە. ئەوە ژوا دەکات پەیوەندی نێوان قوتابیان زیاتر بێ، واش دەکات کە قوتابیەکان دوور بخاتەوە لە ژیانی ئیسلامەتی و فێری ژیانی مەسیحی بن. مژدەدەری مەسیحی ئانا مەلیکان ئەڵێت توانیمان زۆرێک لە کچان لە کۆلێژەکانی قاهیرە کۆ بکەینەوە کە لە کچانی خانەوادەی پاشا و خانەدانەکان بوون. هیچ شوێنێکی تر نییە بتوانێت ئەم ژمارە زۆرە لە کچانی موسڵمان کۆ بکەیتەوە و لە ژێر هەیمەنەی مەسیحیەتدا و هیچ ڕێگایکی نزیکتر نییە بۆ تێکدانی قەڵای ئیسلام جگە لە ڕێگای ئەم قوتابخانانەوە نەبێت. چیرۆکێکی ڕاستەقینە لە قوتابخانە بیانیەکان لاپەڕا 56. نمونەیەک باز دەکەین کە ئەو قوتابخانە تەنسیریانە چۆن کاری کردوتە سەر موسڵمانان. ئەویش چیرۆکی گۆرانی بێش نەجام سەلامە کە لەو بارەوە ئەڵێت باوە گەورەم پیاوێکی تێگەیشت و دیندار بوو. شێخ عەبدوڕەحمان سەلام ئەیوت لە کۆتایی هەموو ساڵێکی خوێندندا ئاهەنگێکیان ساز دەکرد. منیش گۆرانیم دەوت. ئەو چاکەیە بۆ خات و ئیملی سەوسەند دەگەڕێتەوە کە داوای لە باوکم کرد کە بمکات بە کچی خۆی و بەخێوم بکات. باوکی شموتی چۆن ڕازی بم ئەو تاقانەی ناو 5 کوڕە. هەرواش دەرچوو بەشێک لەویستی ئەو جێبەجێ بوو. من بۆ ماوەیەکی زۆر لە قوتابخانە مامەوە و ئەو ئەرک و خەرجی منی دەکێشا و زۆر هانی دەدام و هەموو کۆتایی ساڵێک هەڵی جێرانی ئاهەنگی لە قوتابخانە پێدەبەخشیم.
زانکۆ و کۆلێژە بیانیەکان لاپەڕا 57. ئەوان کۆلێژ و زانکۆیان بنیات ناوە بە ئامانجی ئەم کارانە. یەکەم، دروستکردنی نەوەیەک کە نیوەی مسلمان و نیوەکەی تر گاور بێت. هێنری ڕەجەب لەو بارەیەوە ئەڵێت فێرکردن لەو قوتابخانە و شوێنانە کە پەیامی مەسیحی بڵاو دەکەنەوە ئەوانە تەنیا هۆکارن بۆ گەشتن بە ئامانج. ئامانجەکە ئەوەیە خەڵکی بەرەو مەسیحیەت بەرن، فێر بکرێن هەتا ببنە تاچی مەسیحی و گەلی مەسیحی. بەڵام کاتێک فێرخوازی مەسیحیەت سنوورەکانی تێپەڕاند ئەوە ئەبێتە ئامانج کە چەندەها زانای فەلەکی و زەوی ناسی و پزیشک بەرهەم دێنێت. ئێمە دوو دڵ نین ئەگەر بڵێین ئەم پەیامە دەرچووە لە لانکەی مەسیحی تەبشیریەوە بۆ لانکەی عەلمانیەتێکی دنیاپەرستی، وەکو ئەو کارانەی کە زانکۆکانی نمونەی زانکۆی ئەکمبریج، هەروالات لە کۆمەڵە تەبشیریەکان هەوڵ ئەدەن بۆ ئامانجە ڕۆحیەکان و بەس. دووەم، بە ڕۆژئاواییکردنی کۆمەلگای ئیسلامی، چونکە ئەوان شکستیان هێنا لە بەگاورکردنی. سێیەم، ئامادەکردنی سەرکردا بۆ وڵاتانی ئیسلامی بەو جۆرەی نەخشەی بۆ چێشتا بوو کە دەرچووی ئەو قوتابخانانن بۆ وەرگرتنی پلە و پۆست. ئانتین لامی ئەڵێت دژایەتیکردنی ئیسلام تەنیا ئیسلام بەهێز دەکات و بڵاوی دەکاتەوە. ئەوەی کە زۆر کاریگەرە بۆ تێکدان و لە ناوبردنی ئیسلام دروستکردن و پەروەردەکردنی نەوەکانیانە لە قوتابخانە مەسیحیەکان. چاندنی تۆی گومانە لە ناویاندا، ئەو کاتە کەسیان سەرکەوتو نابێ و ئەم کەسانەش نە لەسەر مسلمان دەژمێردرێن نە بە مەسیحیش. نمونەی ئەمانە بێد و دڵی زیانی زۆر لەو کەسە زیاترە لەسەر ئیسلام کە بە ئاشکرا بۆتە مەسیحی. زانکۆ و کۆلێژەکان لە جیهانی ئیسلامی لاپەڕا 58. ئەلیف، کۆلێژی بازرگانی لە ئەسکەندەریا، میسر. با، زانکۆی ئەمریکی لە قاهیرە و بەیروت و ئەستەمبۆڵ و کەراتشی و کەمباڵا. جیم، کۆلێژی ئەمریکی کچان لە قاهیرە و ئەسیوت و ئەقسەر و بەیروت و سووریا. دال، پەیمانگاکان وەک پەیمانگای ڕۆژهەڵات و پەیمانگای دارسەلام و پەیمانگای فەڕەنسی. دووەم، پرۆگرام. دژمنان و ناحەزانی ئیسلام گرنگێکی زۆریان داوە بە پرۆگرامەکانی خوێندن، ئەوانەی کە خزمەتی بەرژەوەندیەکان دەکات و زۆر جەخت دەکەنەوە لەسەری، چونکە ئەوان دەزانن پرۆگرامی خوێندن چەندە مەترسیدارە. بۆیە دەبینین پرۆگرامی خوێندن لە زۆربەی جیهانی ئیسلامی نەوەیەک پەروەردە دەکات لەسەر کوفر و بەرەڵایی. پرۆگرامە ئاینیەکان لە زۆربەی قوتابخانەکان نزیکە لەوەی نەهێڵدرێت و لا ببردرێت. گرنگی زۆر بە پرۆگرامی ئافرەتان ئەدەن و وایەن لە پرۆگرامەکانی ئافرەتان کردووە وەکو هی پیاوی لێ بکەن. ئەوەش هەنگاوێکە لە بانگەشەی بۆ یەکسانی ژن و پیاو کەوا پێویستە پرۆگرامی ئافرەتان تایبەت بێت و بگونجێ لەگەڵ سروشتیدا و خزمەتی داهاتووی بکات کە گرنگیدانە بە هاوسەر و منداڵەکانی و هیچ بربەستێکیش نییە لە هەندێک لە پرۆگرامی ئاینیدا هاوبەش بن کە خزمەت بە هەردوو لایەن دەکات. سێەم، کردنەوەی کۆلێژ و زانکۆ ئەوەی کە هەر لە سەرەتاوە دژایەتی ئاین و ڕەوش دەکات. چوارەم، پەیڕەوکردنی سیاسەتێک پێویست بێ بۆ ئەم سەردەمە بەکردنەوەی هەندێک پسپۆڕی لە زانکۆکاندا کە لەگەڵ ئافرەت و کۆمەلگا گونجاو نییە. کاتێک لەم بەشانە ساڵانە ژمارەیەکی زۆر خوێندکار خوێندن تاو دەکەن، باز لە گرفتی دانەمەزراندن و نەبوونی هەلیکار دەکەن بۆیان. شەشەم، بڵاوکردنەوەی بیر و بۆچوونەکانی ڕۆژئاوا لە بنەماکانی بێباوەڕی. مێژووی خوێندن و فێرکردنی کچانی سعودیا لاپەڕا 6. فێرکردن هەتا ساڵی 1380 کۆچی لەلایەن کەرتی ئەهلیەوە بەڕێوە دەبردرا. سەرەتا ئافرەتان هەندێک گوردە کتێبیان دەخوێند بۆ فێربوونی خوێندنی قورئانی پیرۆز. یەکەم قوتابخانەی سەرەتایی لە مەککە لە ساڵی 1362 کۆچی کرایەوە. یەکەم قوتابخانە لە شاری ڕیاض لە ساڵی 1375 کۆچی کرایەوە کە ئەمەیان تایبەت بوو بە خانەوادەی پاشاوە. لە شاری جەددا لە ساڵی 1375 کۆچی دارحەنان کرایەوە بە سەرپەرشتی هاوسەری ئەمیر فەیسەڵ. پاشان لە ساڵی 1378 کۆچی قوتابخانەی زەهرا لە سەردەستی عەبدوڵڵا عەبدولجەبار کرایەوە کە ڕۆڵێکی زۆر گەورەی جێڕا. یەکەم ناوەندیش لە ساڵی 1381 کۆچی کرایەوە. یەکەم ئامادەیش لە ساڵی 1385 کۆچی کرایەوە. بەر لەوەی قوتابخانە بۆ کچان بکرێتەوە، حکوومەت هەوڵیدا کەڕاو بۆچوونی هاوڵاتیان بزانێت. ئەویش بە بڵاوکردنەوەی پرسی خوێندنی کچانە بوو لە ڕێگای ڕۆژنامەکانەوە. هاوڵاتیانیش لەسەر ئەم پرسە بوون بە دوو بەشەوە. بەشێکیان خوێندنیان بۆ کچان ڕەت کردەوە بە بیانووی ئەوەی ئەگەر کچ بخوێنێت بەرەو خراپەکاری دەڕوات کە ئەمە ڕای زۆری نەبوو. بەشەکەی تریش بە دوو شێوە لە خوێندنی کچانیان دەڕوانی. بەشێکیان پێیان باش بوو کچان تا قۆناغی سەرەتایی بخوێنن، بەشەکەی تر لایەن باش بوو تا کۆتا قۆناغ بخوێنن. بۆ دەوڵەت دەرکەوت کە خوێندنی کچان قبول کراو نییە،
بۆیە حکوومەت داوای هاوکاری لیژنەی ئاینی کرد کە لەلایەن محەممەد ئیبراهیم ڕەحمەتی خوای لێ بێت سەرپەرشتی دەکرا، چونکە بەر لەوەی بواری خوێندن لەلایەن حکوومەتەوە بکرێتەوە بەشێک لە هاوڵاتیان کچەکانیان دەنات بۆ وڵاتی میسر بۆ تاوکردنی قۆناغەکانی دوای سەرەتایی و قۆناغی زانکۆ. لە ساڵی 1379 کۆچی هەندێک لە کچانی سعودیا لە زانکۆکانی میسر دایان خوێند. پاشان لە ساڵی 1380 کۆچی بەیاننامەیەکی سەرۆکایەتی دەرچوو کە تێدا هاتبوو سوپاس بۆ خوا دوای ئەوەی کە هەوڵەکانمان دروست دەرچوو لە سەرویستی زانانی وڵات بڕیاردرا بەکردنەوەی قوتابخانە بۆ کچان هەتا بتوانن زانستی ئاینی بخوێنن لە قورئانی پیرۆز و بیر و باوەڕ و فقه. جگە لەمانەش ئەو زانستانی کە هاوڕایە لەگەڵ بنەماکانی ئاینەکەمان وەک بەڕێوەبردننی ماڵ و پەروەردەی منداڵ و پەروەردەیەک بکرێن کە نە لە ئێستا و نە لە داهاتوودا کار نەکاتە سەر بنەماکانی ئاینەکەمان. ئەم قوتابخانانە بە جۆرێک دەبن کە کار بکاتە سەر پێگەیاندنی ڕەوشت و بیر و باوەڕێکی دروست و دابوونەریتیان. بڕیارماندا بە دروستکردنی لیژنەیەک لە زانا گەورەکانی وڵات کە سەرپەرشتی ئەم قوتابخانانە و پرۆگرامەکانی بکات. ئەم لیژنەیە لەژێر چاودێری ڕێزدار مفتی شێخ محەممەد ئیبراهیم ئال شێخ ئەبێت. ئەو مامۆستاکان دەستنیشان دەکات جا ئەو مامۆستایانە لە مامۆستایانی وڵات بن یاخود بێجگەلەوانە، ئەو مامۆستایانەی کە خاوەنی بیر و باوەڕێکی باش و ڕاستگۆ ئیماندارن. ئەم بڕیارە ئەو قوتابخانانەی کچان دەگرێتەوە کە پێشتر کراونەتەوە هەمویان پەیوەنددار دەبن بەو لیژنەیەوە کە لە ژێر چاودێری بەڕێزیاندایە و ئەشزانین دروستکردن و بنیادنانی ئەو لیژنەیە کاتی پێویستە بۆیە هیوادارین لە داهاتوێکی نزیکدا کارەکانیان بە کۆتا بگات. خوا پشت و پەنامانە ولا حول ولا قوة إلا بالله. سعود کوڕی عەبدولعەزیز. دوای ئەم مەرسومە بە 3 ساڵ دەستکرا بەکردنەوەی قوتابخانەی ناوەندی و پەیمانگای مامۆستایان و لە ساڵی 1389 تاوەکو 1390 کۆچیشدا بە شێوەیەکی زۆر فراوانتر قوتابخانەکان کرانەوە. لە ساڵی 1390 بۆ 1391 کۆچی کۆلێژی پەروەردەی کچان لە ڕیاز کرایەوە کە سەر بە سەرۆکایەتی بوو، پاشان لە هەرێک لە مەککە و جەددەی ڕۆژهەڵات کرایەوە. نووسەر ئەڵمانیەکان و بیری دەهێننەوە لە گۆڤاری مجەللا ژمارە 1389 زاینی بواری خوێندنی ئافرەتان بۆ هۆی چاندنی ئەو تۆوەی کە دواتر بۆ هۆی زیادبوونی گەشەی زانستی و ئافرەتانی سعودیە بەدەستیان هێنا. فێڵکردنی ئەلمانیەکان لاپەڕا 64. بێگومان ئەگەر سیستەمی فێرکردن سەر بە سەرۆکایەتی بێت ئەوە لە جێگەی خواستی ئەلمانیەکان نابێت و هەرچەندە خوێندنی کچان چەند ئامانجێکی ئەوانی بەدەستێنا، بەڵام جارێ دەهۆکارێکی گرنگ کە یارمەتیدەرێکی زۆر گەورەیە کە ئافرەتانی مسلمان بەرەو ڕۆژ ئاوای بوون بەرێت. لەوانەش هەندێک پسپۆڕی هەیە کە گونجاو نییە بۆ ئافرەتان وەک ئادابی فەڕەنسی، ئادابی ئینگلیزی، ئابووری، تەمڕیز، سکرتێری، هونەرە جوانەکان، یاسا، ئەندازیاری، کشتوکاڵ هەتا دوایی کە ڕێگاش نە ئەدرا کچان بنێردرێنە دەرەوە. پاشان بوار کرایەوە بۆ کچان تاوەکو لە ڕێگای سەرۆکایەتیەوە بۆ تاوەکردنی خوێندن لە ڕێگای چوونە دەرەوە و تەنیا لە زانکۆی مەلیک سعود لە ساڵی 81 بۆ 82 کۆچی بۆ هەردوو کۆلێژی ئاداب و ئیدارە بۆیە دەستکرا بە پەیوەندیکردن بە زانکۆی مەلیک سعود لە چاری نۆی 1395 کۆچی. لە ساڵی 1396 کۆچی زانکۆ مەڵبەندی دیراساتی زانکۆی کچانی کردەوە، دەرگای چوونە دەرەوە بۆ کچانی کۆلێژی پەروەردە کرایەوە کە سەر بە وەزارەتی معاریف بوو. لە 6 هەفتی 1387 کۆچی ڕێگادرا بە پەیوەندیکردن پێوەی لە ساڵی 91 و 92 کۆچی. سەرەتای کردەوەی خوێندنی فەرمی لە ڕێگای زانکۆی مەلیک عەبدولعەزیزەوە بوو لە کاتی کردنەوە کە لە ساڵی 1387 کۆچی دەستی بە وەرگرتن کرد. لەو ساڵەدا 30 خوێندکاری کچی وەرگرت کە لە کۆلێژی ئابووری وەرگیرا بوون کە بەڕێوەبەرەکەی بوران قەبانی بوو. ئەم پیاوە یەکەم کارمەندی سعودیە بوو کە کاری لەگەڵ ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کرد بێت لە ساڵی 1378 تاوەکو 1384 کۆچی. بەم شێوەیە چەندین قوتابخانەی ئافرەتان کرایەوە کە لە ژێر چاودێری سەرۆکایەتی گشتیدا نەبوون، وەک پەیمانگای تەمڕیزی ئافرەتان، پەیمانگای هونەریەکانی ئافرەتان، جگە لەکردنەوەی هەندێک پسپۆڕی وەک پزیشکی و زانستی پزیشکی و دەرمانخانە و کۆلێژی زانست و پزیشکی ددان و کشتوکاڵ. پاشان زانکۆی مەلیک فەیسەڵ کۆلێژی ئەندازیاری تەلارسازی کرانەوە و بواردرا بە کچان کە خوێندنی ئەندازیاری بەشی نەخشەسازی ناوخۆیی بخوێنن. لە ساڵی 1402 کۆچی 18 کچە خوێندکار وەرگیران. لە ساڵی 1403 کۆچی بوو بە 61 خوێندکاری کچ. سەرژمێری لە کۆلێژی پزیشکی لە ساڵی 1414 کۆچی 3719 کچە خوێندکار بوون.
سەرژمێری لە پەیمانگای پزیشکیەکان لە ساڵی 1413 کۆچی 2798 کچە خوێندکار لە 19 پەیمانگا. پرۆژەی زانکۆی کچان ئەم پرۆژەیە بەرز کرایەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە پێشنیار کرا بۆ سەرۆکایەتی گشتی فێرکردنی کچان سەرپەرشتی بکات. ناردنە دەرەوە بۆ خوێندن لاپەڕا 66. بێگومان ناردنە دەرەوەی کوڕان مەترسیدارە، ئەوە بێگومان مەترسیدارترە، بۆیە بۆ کچان کار ئاسانی زیاتر دەکرێت بۆ هەر وڵاتێک بیەوێت بچێت کە گەڕایەوە ئەبێتە نوێنەری خراپەکاری ئەو وڵاتە ڕۆژئاواییانە. لە پێناو بە ڕۆژئاواییکردنی کچانی مسلمان گواستنەوەیان لە دەستگرتن بە شەرعەوە بۆ دەستگرتن بە پرۆگرام و بیرە ئاینیەکانەوە، هەروەک چۆن ئەوانی پێش خۆیان کردیان لە میسر و کوێیت و مەغریب و لوبنان. زانکۆکانی سعودیا ئێستا بڕوانامەی باڵا ئەدات، بەڵام ئەلمانیەکان بە بەردەوامی و قوتابی ئەلێرنە دەرەوە بە بیانی و پێویستی سوودوەرگرتن لە ئەزمموی زانکۆکانی ڕۆژئاوا. بێگومان ئافرەتانی سعودیا پابندن بەرامبەر بەخوای گەورە و نیشتیمانیان. لە هەموو کەس زیاتر ئایانەوێت پابند بن بەو مەرجانەوە. ئەگەر سەرنجێکی ئاسایی ژمارەی نێردەکان بدەین بۆ دەرەوە لەگەڵ پسپۆڕیەکانیان، ئەوەی وێنەی ئەو کاریگەریەمان نیشان ئەدات ئەم ژمارەیەیە. ژمارەی نێردراوەکان لە ساڵی 1399 کۆچی بۆ 1400 کۆچی پیاو 89118، ئافرەت 917. زۆرینەی ئافرەتان بەم شێوەیە دابەش بوون. میسر 330، ئەمریکا 302، ئەمریکا 202، بەریتانیا 53، پاکستان 68. پسپۆڕەکانیان بەم شێوەی خوارەوەیە. زانستە مرۆڤایەتیەکان 112 کەس، زانستی کۆمەڵناسی 85 کەس، پەروەردە 19 کەس، پزیشکی 244 کەس، هونەرە جوانەکان 2 کەس، یاسا 2 کەس، کشتتوکاڵ 14 کەس، ئەندازیاری 2 کەس، هیتر 411 کەس، ژمارەی قوتابی ماستەر 65 کەس، ژمارەی قوتابی دکتۆرە 70 کەس. ئەگەر سەنز بدەین لە هەندێک لەو نووسەرانەی کە لە ڕۆژنامەکاندا بەرگری لە ئافرەتان دەکەن و داوای ئازادی بۆ ئافرەتان دەکەن، دەبینین زۆربیان لە دەرەوەی وڵات بڕوانامی بەرزیان بەدەستێناوە. سەمیرە خاشقچی ئەسکەندەریا، فەوزیە ئەبوو خالید زانکۆی ئەمریکی لە بەیروت پاشان بۆ تاوکردنی خوێندن چوە ئەمریکا، خەیریە سەقاف ئەمریکا، ئەمەل شەتا قاهیرە، شەرفە شەملان بەغداد، نورە شەملان بەغداد، انتصار عقیل لوبنان، ابتسام حلوانی سوریا قابل کۆلێژی ئەهلی لە بەیروت، عزت فؤاد شاکر ڕۆما، فەوزیە بەکر لەندەن، جەوهەرە عنقەری زانکۆی ئەمریکی لە بەیروت، ئەمیمە خەمیس ئەمریکا، سەمیرە لاری میسر، عەزیزە مانیع ئەمریکا. ڕاگەاندن و ئافرەتان لاپەڕا 69. گومان لەوەدانە کە ڕاگەاندن گەورەترین هۆکارێکە هەموو قسەکەرانی لەبەرەکانی شەڕی ژنان کۆکردوتەوە و بە تەلەڤیزیۆن و رادیۆ و بڵاوکراوەکانەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاڵوواڵاتر دەبێت لە ڕێگای هەموو کەناڵەکانەوە، لە ڕێگای ڕۆژنامە، ئێزگا، تەلەڤیزیۆن، سینەما، ڤیدیۆ هەتا دوایی. گەورەترین کاریگەری کردووە بۆ دروستکردنی بیرروڕا و ئاراستەکردنی ڕایگشتی و بەلا ڕێدابردنی ئەوانەی کە خاوەن بیر و باوەڕێکی بەهێز و دامەزرا و نەبوو بێتن. بێگومان جوولەکە و خاچپەرستان توانیویانە ئەم هۆکارانە بەکاربهێنن و ڕۆڵێکی زۆر گەورەی پێبجێڕن بۆ دژایەتیکردنی ئافرەتی مسلمان. ڕۆڵ و کاریگەری ڕاگەاندن لە خراپکردنی ئافرەتاندا لاپەڕا 69. ڕۆژنامە ترسناکترین هۆکارە بۆ ئاراستەکردن و ڕۆشنبیرکردن کە لە هەکبەی ڕۆژانەیدا دەگات بەدەستی هەموو کەس بە هەموو جۆرەکانیەوە، لە چیرۆک و وەرزش و تاوان و هونەر و ئەدەب و سیاسەت و کۆمەڵایەتی و ئاین. لە توانایدا هەیە قەناعەت بە خوێنەرەکەی بکات، ئەوەش بەهۆی شارەزایی و وێنە و کاریکاتێر و کۆمنتی لەسەر بابەتەکان. لە توانایدا هەیە ئەوەی کە خۆی بڕای پێیەتی و لەسەر ئەو بەرنامەی کە لەسەری دەڕوات و بەرگری بکات، ئەوەی دژایەتی دەکات بچووکی بکاتەوە و ئەوەش گەورە بکاتەوە کە بەرگری لێ دەکات. ڕۆژنامە عەرەبیەکان هەر لە سەرەتای دامەزراندنیانەوە لە ژێر کاریگەری بیری ڕۆژئاوادا بوون. هامڵتۆن جب ئەوەی دەرخستووە و لەو بارەوە ئەڵێت زۆربەی ڕۆژنامە ڕۆژانەی عەرەبیەکان لە ژێر کاریگەری بیر و بۆچوون و هۆکارەکانی ڕۆژئاوادان. ڕۆژنامە عەرەبیەکان لە ئارەسەدا لادینین. دەزانین کە ڕاستی وتووە ئەوەی کەوتویەتی چونکە کۆڵەکەی ڕۆژنامەی عەرەبی بەدەستی ماسۆنیەت و دژمنانی سەرسەختی ئیسلامەوەن. ڕۆژنامەی ئەهرام تەقلا دەری ئەکات، دارهیلال ئالزێدان و دارموقەتەم ئالسەروف دەری دەکات. ڕۆژنامە بە گەلێک هۆکار بۆ خراپکردنی ئافرەتان جەخت دەکاتەوە. لەو هۆکارانە بانگەشەکردن بۆ ئازادیەکی درۆزنانە و چاو لێکەرانە
بۆ هەر کارێک ئافرەت بیکات وەک شۆفێری تەکسی، گچکدانی سەر شەقامەکان و پاسەوانی و هەتا دوایی. ئەمانە ڕێزلێنانی بۆ دەکەن و چەپڵیان بۆ لێ ئەدەن. دروستکردنی کەشێکی گونجاو بۆ ڕووتی و تێکەڵاوی بە بانگەشەکردن بۆ مۆدەی جلوبەرگ. دروستکردنی تێکەڵاوی بە چواندنی پیاو بە ئافرەت و ئافرەت بە پیاو کە بە مەش ڕەگەزی سێمیان دروست کردووە. فریودانی ئافرەتان بە خواردنی حەبی مەنع کە ئەوەش سەردەکێشێ بۆ دروستکردنی پەیوەندی ناشەرعی. بڵاوکردنەوەی دەیان چیرۆک و ڕوودا و بۆ ئاسانکردنی پەیوەندی ناڕێکی کچان، بەڵکو هەوڵی زۆری نووسەرەکانی بۆ ئەوەیە بڵێت بابەتی ناموس و شەڕەف بابەتێکی گاڵتەجاڕیە. پێشکەشکردن و گەورە نیشاندانی نمونە خراپەکان. کچانی سەربەرجی گۆڤارەکان لاپەڕا 71. وای لێ هاتووە بۆتە کارێکی زۆر پێویست کە دەبێت هەموو گۆڤارەکان کچێک بخەنە سەر بەرگەکانیان. ئەمەش ئافرەتان دەگەڕێنێتەوە بۆ سەردەمی سیستەم و زۆر لێکردنیان کە ئافرەتیان تەنیا وەک لە شولار و جەستە ئەبینی. جەستەیەکی بێڕۆح و هەست. بێگومان ئەو کچانە وێنەکانیان ئەکرێت بە بەرجی گۆڤارەکان ئەوانن کە لە ڕێگای ڕاست لایەن داوە. مەبەستیش لەم کارە ئەوەیە کە ئەو کچانەی کە بە حەیا و ئابڕون و لە ماڵەکانیاندا پەروەردە کراون بکرێنە ئامانج. لەم ڕێگایەشەوە بربەستەکانی بەردەمیان دانە بەدانە لا ئەدەن. دووەم، بڵاوکردنەوەی ئابروبەرانەی ڕوود بە بیانووی جوانی لە شولاری جوان و بە بیانووی دابەزاندنی چێش یاخود شادجوانی، جگە لە بوونی بابەتی عەشق و خۆشەویستی کە ئاماز لەم کارانە تەنیا ئاساییکردنەوەی کارە بەد و خراپەکانە. هەروەها حەڵالکردن هەندێک بۆچوونی تازە کە لە ناو گەلی موسڵماناندا نەبوو. لە وتانە گۆڤاری سیتی ژمارە 510 ئەڵێت بۆ پیاوی عەرەب شوڕەییە غیرەی هەبێت. گۆڤاری کل الناس ژمارە 58 یەکێک لە نووسەرەکان دەڵێت چی تێدا ئافرەتێک بڵێت ئەم پیاوە هاوڕێمە. گۆڤاری ئەلحەسان ژمارە 81. فەزیلەت و کەرامەت ڕێگرین لە بەردەم سەرکەوتندا. گۆڤاری سەلوا ژمارە 1532 چاوپێکەوتنی کردووە لەگەڵ سەماکارێکی گەنجدا. ئەم سەماکارە ئەڵێت لە ژانمدا هەندێک شت هەیە گرنگی پێ ئەدرێت کە پێویستنین و ئاساییە دەستبەرداری بین. پاشان ئەڵێت زۆر سوودمەند ئەبین ئەگەر ئێمە قوتابخانەی ڕۆژهەڵاتی بکەینەوە تا سەماکەری ڕۆشنبیری تێدا دەربچێت. ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ ڕاکێشانی گەشتیاران. گۆڤاری فەڕەح ژمارە 340 ئەڵێت هاوسەرگیری پێشوەختە ئەبێتە هۆی بێزاری لای ئافرەت و سەرئێشەیە بۆ پیاوان. سێیەم، لاپەڕەی گرفتەکان. لاپەڕە 73. ڕۆژنامە و گۆڤارەکان دەرگا دەکەنەوە بۆ ئەو کەسانەی کە کێشەی سۆزداری و کۆمەڵایەتی و جنسیان هەیە بەناردنی بۆیان تا ئەوانش گرفتەکانیان پیشانی کەسانی پسپۆر بدەن بۆ چارەسەرکردنی کە هەمیشە چارەسەرکردنەکان دوور لە چارەسەر ئیسلامیەکان دەبێت. هەمیشەش چارەسەرەکان وا پیشانی ئافرەتان ئەدەن کە دوور بن لە پەروەردیگار. زۆرێک لە سنوورەکانی خوای پەروەردیگاریان بۆ ئاسایی دەکەن. یوسف ئیدریس لە ئەلجومهوریە 21/5/1996 زاینی ئامۆژگاری کچێک دەکات. چوارەم، ڕاپرسی. لاپەڕە 73. بێگومان ئەگەر بە دواداچوونی هەندێک لە گۆڤارەکان بکەین، بە تایبەتی گۆڤاری ئەلعەرەبی کە یەکێکە لەو گۆڤارانەی کە بە دواداچوون دەکات بۆ ئەو وڵاتانەی کە ئافرەتی سفووی تێدا بێت، پیشانی ئەدات و دەستخۆشی هەوڵ و کۆشەکانی دەکات و باز لە ئازایەتی ئازادبوونی دەکات. ئەیەوێ لە هەموو ڕاپرسیەکدا وێنەی ئافرەت دەربخات. جا ئەگەر ڕۆژنامەنووس ئەوەی نەتوانی، ئەوە دەست دەکات بە گاڵتەجاری و سوکایەتی بە چاکەکاران و بە وشک و چەقبەست و وێنەیان دەکات و وەسفیان دەکات. بەوەی پاشماوەی سەدە تاریکەکانن هێرشی گاڵتەجاریانە دەکاتە سەر ئافرەتە باڵەپۆشەکان و هەوڵەکان کەم بایەق دەکات. لە بەدواداچوونەکاندا زۆر تەرکیز دەکاتەوە سەر خوێندنی ئافرەتان. باسێک لە ڕاپرسیەکانیان لەسەر هەندێک لە شارەکانی سعودیا. ئەلیف، گۆڤاری ئەلعەرەبی ژمارە 67 ساڵی 1384 کۆچی. ڕاپرسی لەبارەی جددەوە. لەبارەی پۆشاکی ئافرەتانەوە دەڵێت کچان کە گەیشتنە تەمەنی 10 ساڵی ئەبێت جلو پۆشاک و عەبای درێژ لەبەر بکەن. کاتێک هاتنە دەرەوە لە ماڵ یان قوتابخانە پێش ئەوەی بگەنە ئەم تەمەنە هەر پێویستە پۆشاکی درێژ لەبەر بکەن و بۆیان نییە ئەو وەرزشانە بکەن کە گیانیان دەربکەوێت. با گۆڤاری ئەلعەرەبی ژمارە 7 ڕەبیعی دووەم 1384 کۆچی. ڕاپرسی لەسەر تائیف. لەژێر ناونیشانی ئافرەتان کار دەکەن سەرەڕای کۆت و بەندەکان. ڕۆژنامەنووسەکە دەڵێت ئەبێت قسە بکەم لەسەر ئەو کچانەی کە هەتا ئێستاش کۆت و بەند کراون بەدەستگرتن بە داوێن پاچی و دابوونەریتە کۆنەکانەوە کە ئەمە دیاردەیەکە لە هەموو ئەو شوێنانەی سەردانمان کرد لە سعودیا هەستمان پێکرد نەک تەنیا لە تائیف و بەس. ڕۆژنامەنووسەکە لە کۆمنتێک لەسەر ئەوەی نیان هێشتۆ وێنە بگرێت دەڵێت
ئێمە ئەرەزومان لەوە نەبوو ڕێگە بدەین زوومی کامێرای عەرەبی تۆماری پێشکەوتنەکانی ژنان بکات هەتا بینیمان کە سیرکردنەکانیان ناڕەزایی پێوە دیار بوو ئەوان بەهای ڕۆژنامەی وێنەداریان نەدەزانی بەڵام دەترسان لە بەردەم باڵادەستی چەقبەستواندا ڕاوبۆچوونەکانیان ئاشکرا بکەن. جیم گۆڤاری ئەلعەرەبی ژمارە 77 ذیلقەعیدە 1384 کۆچی ڕاپرسی لەسەر مەککەی پیرۆز. لە گۆڤارەکەدا هاتووە زۆر دەگمەنە کچێک ببینێ بە خێرایی بڕوات و هەنگاو بنێ هەرچەندە داپۆشراویش بن تەنانەت ئێمە نەمانتوانی بچینە قوتابخانەیەک و وێنەی پێشکەوتنەکان بگرین. پاشان دەڵێت زۆر دەگمەنە جارێکی تر سووربوون لەسەر جیاکردنەوەی هەردوو ڕەگەز کە درێژ دەبێتەوە بۆ ئەو لیژنانەی سەرپەرشتی هەردوو لا دەکات. پێنجەم مەدحی ئافرەتانی ئازاد و گاڵتەکردن بە ئافرەتانی داپۆشراو لاپەڕا 76. ئەمە قێزەونترین هۆکار و کاریگەریترینیانە کە کاریگەری دەبێت لەسەر ئافرەت کە هەندێک لە ڕۆژنامە و گۆڤارەکان وێنای هەردوو لا وا دەکەن کە مەدحی ئافرەتی ئازاد و زەمی ئافرەتی باڵاپۆش دەکەن. گۆڤاری ئەلعەرەبی ژمارە 64 ڕاپرسی لەسەر سامەڕا ساڵی 1382 کۆچی. کۆمنتی گۆڤارەکە وێنەی کۆبوونەوەی کۆمەڵێک ئافرەتی باڵاپۆش و کۆمەڵێکی تری سافیرەیە و نووسیەتی سفوری لە سامەڕادا قەدەغەیە. ئافرەت کاتێک گوزەر دەکات بە شەقامەکاندا داپۆشراوە لە تەوقی سەریەوە تانووکی پێی بە قوماشێکی ڕەش لە ژێرەوەش پارچەیە قوماشی ڕەشی تری پۆشیوە کە پارچەی تری لەگەڵە جگە لەسەر پۆشێکی ڕەش و پارچە قوماشێکی تر کە لە حەریر لە لای خۆیان دروست دەکرێت و پێی دەڵێن دکیش. پاشان پەچە لەگەڵ عەبایەکی ڕەش بەڵام کچانی خوێندەوار ئەم دابوونەریتە تێک دەشتێنن. ڕۆژێک دێت ئەبینی جوان خۆی ڕازاندۆتەوە و قژی لەسەر تازەترین مۆدێلی چاک کردووە. وێنەگری ژمارە 1691 بەرواری 6/8/1376 کۆچی توانجی لەسەر وێنەی کچێکی باڵاپۆش و کچێکی سافیرە. نەریتەکان پێکدا ئەدەن دوو کچی هاووەرزی خوێندن لە زانکۆی شعبی لە خەرتوم یەکێکیان باوەڕی بە سفوری هەیە و ئەوی تریان دیلی باڵاپۆشیە. گۆڤاری ئەلعەرەبی ژمارە 64 ڕاپرسی لەسەر تونس لە باشوور بە سەرپۆشی ئافرەتان ئەڵێن خینکێنەر لەبەر ئەوەی ڕوخساری ئافرەت دائەپۆشێ. توێژینەوەیەک لەسەر گۆڤاری ئافرەتان دکتۆرە فەوزیە عزیە ئەڵێت توێژینەوەیەکم لەسەر گۆڤارەکانی ئافرەتان کرد زۆربەی ئەو وێنانەی نیشان ئەدرێن فرێودەر و وروژێنەرە. دکتۆرە عەواتیف عەبدوڕەحمان توێژینەوەیەکی لەسەر گۆڤارەکانی ئافرەتان کردو و ئەڵێت دیارە جەختکردنەوەی ئەم گۆڤارانە زیاتر لەسەر نمونە خۆرئاواییەکانە و لە ڕێگەی ئەو بابەتەوە ڕاگەیاندن و ڕکلامەکانی پێشکەش دەکات وەکو بۆن و ماکیاژ و برەو بەلایانی بەکاربردنی خۆرئاوایی دەدات. لە توێژینەوەیەکی لەسەر گۆڤاری سیتی ئەڵێت ئەو پرۆژەی بەباشی نەگەیاندووە وەکو خۆی لەسەر تەواوی توێژە کۆمەڵایەتەکاندا. ئەوەی هەڵی گرتووە زیاتر شوێنکەوتنی ئەوروپای ڕنگدانەوە کردوتەوە لە ناویدا. کچە جوان و سوور و سوپیەکانی ئەوروپا دەکاتە نمونەیەک لاسایی بکرێنەوە. ئەگەر هەنگاوێکی نابێ بۆ چارەسەری گرفتێکی ئافرەتانی عەرەب ئەوە نمونەی ڕۆژئاوا وەردەگرێت. دووەم تەلەڤیزیۆن لاپەڕا 78 دا ئەدرێت بە کاریگەرترین هۆکاری ڕاگەاندن کە کاریگەری لەسەر بینەر دروست بکات. ئەوەش بەهۆی ئەوەی ئەتوانێت بیر و هۆشی بینەر ڕابکێشێ بەهۆی بەرزی کوالێتی وێنە و دیمەنە زیندووەکانیەوە. لە راپۆرتێکی یونسکۆدا هاتووە کە مرۆڤەکان لە 90% زانیاریەکانی بەهۆی بینینەوەیە. تەلەڤیزیۆن ئافرەت بە شێوەیەکی سۆزداری نیشان ئەدات. ئەوەش بەهۆی دەرخستنی لە گۆرانی و چاوپێکەوتن و دیمەنە سێکسیەکاندا کە ئەمەش کاریگەری زۆری هەیە. ئەوەش بەڵگەیە لەسەر راپۆرتەکەی یونسکۆ بەهاتنە ناوەی هۆکارە تازەکانی ڕاگەاندن بە تایبەت تەلەڤیزیۆن بۆ ناو کۆمەلگا دواکەوتوەکان ئەوە بۆتە هەڵتەکاندنی دابوو نەریتەکانیان و بەو هۆیەشەوە بە سەدان ساڵ گەڕانە دواوەوە. کاریگەری تەلەڤیزیۆن لاپەڕە 79 کچێکی تەمەن 18 ساڵی سووری ئەڵێت من هەموو دەقەیەک بەڵکو هەموو چرکەیەک بیر لە خۆکوشتن دەکەمەوە چونکە یەک کاتژمێر ناڕوات کە من هەستی سێکسیملا دروست نەبێ. ئەو هەستا ناو جەستەم ئەبڕێ هەروەک چۆن گولە لاشەی مرۆڤ ئەبڕێت و ئەیکوژێت. هەر کاتێک من سەیری دیمەنێکی فیلمی سۆزداری ئەکەم یاخود چیرۆکێکی ئەوینداری ئەخوێنمەوە سۆز و حەزم ئەجوڵێ. ڕۆژنامەنووسێک لە ڕۆژنامەی ئەلئەنبا هەستاوە بەڵێ کۆڵینەوەکردن لە دیاردەی نامە سۆزداریەکان لە 29/1388 کۆچی کاتێک پرسیاری لەو کەسانە کرد کە خەریکی ئەم دیاردەیەن و هۆکارەکەی چییە؟ وتیان لە گرنگترین هۆکارەکانی ڕازیبوونی کچانە بە دروستکردنی پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کوڕان. ئەوەش بەهۆی کاریگەری زنجیرەی دراما عەرەبیەکانەوە کە زۆربەی باز لە ئازاری خۆشەویستی دەکات.
یەکێکی دیکە لە بەشداربان ئەڵێت بەڕاشکاوی تەلەڤیزیۆن فێری بەکارهێنانی زمانی چاوی کردین کە گفتوگۆی پێ بکەین لەگەڵ کچاندا ئەو زمانە بێدەنگە تەنیا عاشقان لی تێدەگەن. سێیەم سینەما و ڤیدیۆ لاپەڕا هەشتا. ئەمیش کاریگەریەکەی لە تەلەڤیزیۆن کەمتر نییە ئەگەر زیاتریش نەبێت. ترسناچی ئەم دوو ئامێرە لا یەکەم فرەی سەرچاوەکانی لە گواستنەوەی فلیمەکان لەوەی کە لە دەرەوە دەهێنێت لە شێوازی ئاکار و ڕەوشت و بۆ گشت گەلانی دنیا. دووەم بە ئاسان دەستکەوتنی ئامێرەکان بە تایبەت ڤیدیۆ کە ئێستا زۆر ئاسان بووە و هەموو کوڕکچێک دەستی دەکەوێت. سێیەم ئاسان دەستا و دەستکردنی لە نێوان کوڕان و کچاندا و بە ئاسانی کۆپی دەکرێت. چوارەم زۆربەی فلیمەکانی فیلمی ڕوت و سێکسین. پێنجەم بە ئاسانی سیر دەکرێت بێ ئەوەی کەس چاودێریت بکات. هەندێک لە کاریگەریەکانی سینەما و ڤیدیۆ لاپەڕا هەشتاویەک لە توێژینەوەیەک کە لەسەر 500 فیلمی درێژ ئەنجام درراوە. لە ئەنجامدا دەرکەوت کە بابەتی خۆشەویستی و تاوان و سێکس لە 172 فیلمەکان پێک دەهێنن. دکتۆر هۆب کە ئەمریکیە ئەڵێت فلیمە بازرگانیەکان کە لە جیهاندا بڵاوبوونەتەوە لە بابەتەکانی داویستی سێکسی هەیە. بەهۆی ئەو فلیمانەوە کە کچانی تازە پێگەیشت و فێری چۆنێتی سێکسکردن دەبن، پاشان ئەڵێت بۆ لای کۆلەرەوان دەرکەوتووە کە هونەری خۆشەویستی ماچکردن و دڵداری و ڕوژاندنە سێکسیەکان کە لاوان فێر دەبن بەهۆی سینەما و ڤیدیۆ و تەلەڤیزیۆنەوەیە. چوارەم کەناڵە ئاسمانیەکان لاپەڕا هەشتاویەک. ئەمە کۆکەرەوەی هەموو خراپێکی هۆکارەکانی ڕاگاندنە. هەموو کەناڵە ئاسمانیە جیهانیەکان پەخش دەبن بە جیهانی ئیسلامیدا. لە ناویشاندا کەناڵە ڕوت و خراپەکان کە شەو و ڕۆژ پەخش دەکرێن. ئەمەش کاریگەری زۆری کردوتە سەر ژنان و پیاوان. کاریگەری لەسەر ئافرەتان زۆرتر و گەورەترە بە تایبەت هەندێک کەناڵی تایبەتی ئەم کەناڵانە غیرەت و پیاوەتی لای پیاوان کوشت بە بەردەوامی لە پەخشدان. ئەگەر کەسێک مسلمانی ڕاست بێت ڕووی لێوەردەجێڕێت هەتا ژن و کچەکەی سەیری نەکەن. ترسناچی ئەم کەناڵانە لەوەدایە کە ڕاستەوخۆ بەرنامە پێشکەش دەکات. پەیوەندی ژنان و پیاوان وەردەجێڕێت و هونەرمەندێک یان گۆرانی بێژێک یاخود یاریزانێک یان کەسێکی بێڕێزی ناو کۆمەلگا دێنێت و بە ناوی میوانەوە ئەیکات بە ئەستێرە. بووە بە باویش کە ژنان و پیاوان لاساییان بکەنەوە لە جلوبەرگ و هەڵسوکەوت و ژیانیاندا. سەرەڕای ئەوەی نەوەیەک دروست بووە کە چاو لە هێزی ئەمریکا و ئەوروپا و فاشیلیەکانی ئیسپانیا و ئەمریکای باشوور دەکەن. ڕۆژین شەریفی کە کچە ئەکتەرێکی سینەمای کوردیە لە سایتی خەڵک دیمانەی لەگەڵ کراوە لەو دیمانەدا دەڵێت من بۆ ماچ و باوەش هیچ سنوورێکمدا نەناوە. من کە قبوڵم کرد ببمە ئەکتەر دەبێت ئەوەش قبول بکەم. بانگەشە بۆ بێحیجابی و خۆڕازاندنەوە لاپەڕا هەشتا و سێ. خۆڕازاندنەوە ئەوەیە کە ئافرەت خۆی نیشان بدات و خۆی جوان بکات بۆ ئەو کەسانی کە مەحرەم نین پێی. سفوری ئەوەیە کە بەشێک لە لاشەی خۆی دەربخات کە لە ڕووی شەر ئەوە بۆینێ دەری بخات مەگەر بۆ حەڵاڵی خۆی نەبێت، وەکو دەرخستنی دەم و چاوی و قۆڵ و قاچی. ئەم بانگەشەیە لابردنی حیجاب و خۆڕازاندنەوە دژمنانی ئیسلام سوورن لەسەری و هەنگاوێکی قورسە، چونکە تا دوێنەیەکی نزیک لە هەموو وڵاتانی ئیسلامی ئافرەتانی مسلمان پۆشتە و حیجاب لەبەر بوون و داوێن پاک بوون. حیجابیش تەنیا پابند بوو بە فەرمانێکی خوایی پەروەردیگارەوە. ئەو ڕێگەیانەی کە لێی دێنە ناوە بۆ لابردنی حیجاب ئەمانن: یەکەم، حیجاب تەنیا دابوونەریتە و فەرمانێکی شەرعی نییە. ئەبوو قیبە ئەڵێت حیجاب دابوونەریتێکی کۆنی خەڵکانی دەشتە چییە؟ ئەڵێت حیجاب گونجاو نییە و نەهشێت تەنیا بۆ ناو کۆمەڵگایەکی خێلەکی نەفام نەبێت. ئاوا هێرش دەکەنە سەر حیجاب و ئەمەشیان وتەی عەفی فەڕاجە کە ئەڵێت حیجاب ڕەمزی سەرشۆڕی ئافرەتە، دەست بە سەرداگرتنی بەخشینێکە کە سروشت پێی بەخشیوە، وێنەی بە زۆر دابڕانێتی لە ژیانی ڕاستەقینە و خۆشی و فراوانی. قاسم ئەمین ئەڵێت لە شەریعەتدا هیچ دەقێک نییە حیجاب فەرز بکات، ئەوەی هەیە تەنها عادەتێکی نەخۆشە و تێکەڵ کراوە لەگەڵ هەندێک گەلان و چاچیان کردووە و دەستکاریان کردووە. عەبدوڵڵا ئەبوو ئەلئەسمەج ئەڵێت پێویستە لە سەرمان ئافرەتان ڕزگار بکەین لە زۆرێک لە کۆت و بەندی دابوونەریتەکان کە زۆرێکیان هیچ شەرعێکی لەسەر نییە، بەڵکو لە سەردەمی سەلجوقی و عوسمانیەکانەوە بۆمان ماوەتەوە. عکاز ژمارە 11921 لە 1420 کۆچی. دووەم، حیجاب هیچ پەیوەندێکی بەداوێن پاچیەوە نییە. ڕەفاعە تەحتاوی ئەڵێت ئەو شتە پوچانەی پێوەرە لەسەر ئافرەت بە نیسبەت داوێن پاچیەوە نابێت لەسەر دەرخستنی یان شاردنەوەی جەستەی بێ، بەڵکو سەرچاوەکەی پەروەردەیەکی باشە یان خراپ. پرسیار ئاراستەی کۆمەڵێک ئەدیب و نووسەر کرا لە ئەمریکا چی ئەڵێی دەربارەی ئافرەتی داپۆشرا و سفور و کامیان زۆرتر تووشی گومان و قسە و باسی خەڵکی دەبێتەوە، بەڕای تۆ کامیان باشترە؟ محەممەد جاسر لە وەڵامدا وتی گومان و قسە و باسی خەڵکی پەیوەندی نییە بە سفوریان باڵاپۆشی.
پەیوەستە بە پەروەردەی کۆمەڵگەوە و پیا و بەرپرسی یەکەمە. چەندین جار ئافرەتی باڵاپۆش دەستبەرداری حیجابەکەی بووە بەهۆی کارێکەوە، سفوریش کاری نەکردوتە سەر کەرامەت و داوێن پاچەکەی. عەبدوڵڵا بن خەمیس ئەڵێ گومان و قسە و قسەڵۆک تەنیا پەیوەست نییە بە بوونی حیجاب یان نەبوونی حیجابەوە، بەڵکو دەگەڕێتەوە بۆ کەسایەتی ئافرەت و ئەوەی لەگەڵێتی لە ڕەوشت و ئەو پەروەردەیەی کە هەیەتی. عەبدوڵڵا جەفەری لە وەڵامدا ئەڵێت ئەوەی لە پرسیارەکەدا هاتووە شتێکی ڕێژەیە، بەڵام شتێکی تر هەیە هەرکات شتێکمان شاردەوە ئەوە کەسانی دەوروبەر مەراقی بۆ دەکەن. پەیوەستکردنی پۆشینی حیجاب بە هەژاریەوە لاپەڕە 86. شاژنە عایشە کچی مەلیک محەممەدی پێنجەم لە کاتی وەڵامی پرسیارێکدا دەربارەی پۆشینی حیجاب و هۆکاری پۆشینی لەلایەن ئافرەتانی مەغریبەوە وتی ئەوانەی کە حیجاب لەبەردەکەن دایکان و داپیرەکانن. هەژاری ڕۆڵی خۆی دەجێڕێت ئەو ئافرەتە مەغریبانەی کە لە چینە هەژارەکانن حیجاب لەبەردەکەن بۆ ئەوەی جلوبەرجی ژێرەوەیان داپۆشن. هۆکارێکی دیکە گرانی ماکیاژ و هۆکارەکانی جوانکاریە. خۆناغەکانی سفوری لاپەڕە 86. لە میسر یەکەم جار ئافرەتان پەچیان لابرد، پاشان عەبای ڕەشیان لابرد، بە جلوبەرجی ڕەنگاوڕەنگ ئەچوونە دەرەوە، تەنیا چاکەتێکیان ئەکردە بەریان، پاشان ئەوەشیان کەم کردەوە و کلکوگوێیان کرد و یەخەیان دادڕی، داوای لێ هات جلوبەرجی تەستیان لەبەر کرد کە وەکو پێستیەوە بوو. پاشان لە هاویندا بێ جلوبەرگ ئەچوونە کەناری دەریا، ئیتر پارێزگاری ئافرەتان لە دەست هاوسەرەکانیان نەما، وایان لێ هات کەوتنە دەست مۆدێلاتی فەڕەنسی و جوولەکە و ئەو کەسانێک کە خراپە بڵاو دەکەنەوە. دژایەتی گەڕانەوە بۆ باڵاپۆشی لاپەڕە 87. بانگەشەکارانی ئازادی ئافرەت تووڕن لە گەڕانەوە بۆ حیجاب و داوێن پاچی، بۆیە دەستیان کردە هێرش بۆ سەر ئەوانەی ئەگەڕانەوە بۆ لای پەروەردیگار و لەسەر ئەو قوتابیانەی زانکۆ کە پاکداوێنیان بەسەر بەدڕەوەشتیدا بوو. ڕۆژنامەی ئەهرام لە 29 هەفتی 1997 میلادی ڕۆژنامە نووسەکە دەڵێت دوێنێ 71 ساڵ تێپەڕی بەسەر مەرجی قاسم ئەمیندا، ئازادکاری ئافرەت، ئەو کەسەی بانگەشەی بۆ ئازادی ئافرەت کرد و داوای لابردنی حیجابی کرد. نووسەرەکە بە حەزەت و داخەکەوە ئەڵێت جێگەی سەر سوورمانە دوای 71 ساڵ نەمردنی قاسم ئەمین لەو کاتەدا کە ئێمە یادی کۆچی دوایی دەکەینەوە، بانگەشەکارانێ داوای گەڕانەوەی ئافرەت دەکەن بۆ کونجی ماڵەوە و داوا ئەکەن حیجاب بپۆشێت. مستەفا ئەمین لە ڕۆژنامەی ئەخبار اليوم لە 5 نۆڤەمبەری ساڵی 1977 میلادی ئەنووسێت تێکۆشەرانی ئازادی ئافرەت چەندین سال لە وڵاتەدا تێکۆشان بۆ ئەوەی ئافرەت بە هەندێک مافی بگات، کەچی هەندێک کەس دەرکەوتون ئەیانەوێت بمانجێڕنەوە بۆ دواوە. ئەمە لە هەموو شوێنێک ڕوو ئەدات، بەڵام تێناگەم بۆچی لە ناو زانکۆ ڕوو بدات. زانکۆ جێگای پێشکەوتن و بیری ئازادە. ئەخبار العالم الئیسلامی لە 14 3407 کۆچی بڵاوی کردەوە کە ئەندامێکی پەرلەمانی تورکیا هێرشی کردە سەر پۆشاکی ئیسلامی و بانگەشەی ئەوەی کرد کە ئەم پۆشاکە گرفتی لە کاردا بۆ دروست دەکات و ناهێڵت باش هەنگاو بنێ و ڕێ بکات لەسەر شەقام. دەرکەوتنی پۆشاکی ئیسلامی لە شەقامی تورکیادا یەکێکە لە دیاردەکانی دواکەوتی و بانگەشەیەکی ئاشکرایە بۆ تووڕەوی و گەڕانەوە بۆ چرخە کۆنەکان. کۆمەڵێک لە پزیشکانی میسر دژوەستانەوە بە بڕیاری جیاکردنەوەی بەشێکی تایبەت بە باڵا پۆشەکان، ئەو کاریان بە پڕگیری دەزانی. یەکێک لە کچە پزیشکەکان سنووری بێدەنجی بەرامبەر بە حیجاب شکاند و وتی بەڕای من حیجاب ڕەوشی ئافرەت لاواز دەکات. ئەوە هیچ نییە، تەنیا جۆرێکە لە ترس و سوکایەتی. ئافرەتانی باڵاپۆش لە تێکەڵاوی و سیرکردنی پیاوان ئەترسن و لایەن گرنگ نییە کە سێ کەس بە شێوازێکی سەردەمیانە ئەنجام بدەن. ڕۆژنامەی ئەلوەفد 16/407 کۆچی. سکرتێری نووسینی یەکێک لە ڕۆژنامەکانی مسر ئەڵێت ئافرەتانی باڵاپۆش و ئەو ئەکتەرانی کەواز لە هونەر دێنن و دەبنە باڵاپۆش پارە لە وڵاتێکی بیانی وەردەگرن. لؤلؤا قوتامی ئەمینداری گشتی لیژنەی هەماهەنگی کاری ژنە لە کەنداوی عەرەبی لەبارەی ئافرەتانی باڵاپۆشەوە ئەڵێت باڵاپۆشی هەمووی بۆ ڕووپامایی و دووڕوویە. گەڕانەوە بۆ باڵاپۆشی گەڕانەوەیەکی شکست خواردووە بۆ داپۆشتنی دینداریە. من وا سەیری ئافرەتی داپۆشراو دەکەم کە لەژێر عەباکەیەوە کارە ناشەریفەکانی دائەپۆشێ بەداخەوە. دوای ئەو هەموو خەباتە دوور و درێژە لە پێناو هەڵتەکاندنی ئەم دابوونەریتە کۆمەڵایەتیە ناهەموارە تووشی سەرسوڕمان دەبم کە جارێکی تر سەر لە نوێ دێتەوە. بە تایبەتیش کچانی زانکۆ لە بەری دەکەن. ئای زۆر بەداخەوە ئەم دیاردە ترسناکە ئامانجی خزمەتکردن نییە بە ئاینداری، بەڵکو بۆ داپۆشنی کردەوە نامەشروعەکانە. المجتەماع 13/1979 زاینی. بانگەشە بۆ تێکەڵاوی لاپەڕە 90. یەکێک لە هۆکارە سووک و ڕیسوا و کاریگەرەکان بۆ خراپکردنی ئافرەتان
ئەوەیە کە بەرەو تێکەڵاویان ببیت لە خوێندن و کار شان بە شانی پیاوان لە ڕێگاوبان و بازاردا. بێگومان ترسی ئەم کارە لەوەدایە کاتێک پیا و ئافرەت بێک دەگەن غەریزەکان دەجوڵێن. هەرکات غەریزەی ناو مرۆڤ جوڵە سەر دەکێشێت بۆ کاری خراپ. جا دوای ئەوەی خۆڕازانەوە و زۆری و تێکەڵاوی هەبێت لەولاشەوە هاوسەرگیری کارێکی قورس و گران بێت و ئیمانیش لاواز بێت بە پێی ئەزمونیش تێکەڵاوی دەست پێ دەکات و کۆتایی نایەت. وا لێ دەکات هاتوچۆی شوێنەکانی خراپەکاری بکەیت لەگەڵ خۆڕازانەوە و نەمانی حیا و شەرم. ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە بە بەردەوامی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لە مزگەوت هاتە دەرەوە بینی پیاوان لە هاوڵان و ژنانی محاجەبە لە دوای نوێژ تێکەڵ دەبن فەرمووی پێیان ئستەئخرنە عەلەیکونە بحافاتی الطرق واتە دواکەون لە قەراغ ڕێگاکانەوە بڕۆن. ئەوە بوو ئەوەی لەگەڵ پیاوان تێکەڵ نەبن. دژمنانی ئیسلام بانگەشەی ئەوە دەکەن کە تێکەڵاوی پێویستە. لەوانە تێکەڵاوی نێوان ژن و پیا و پێویستە بۆ ئەوەی پەروەردەیەکی باشی ڕێک و پێچیان هەبێت کاتێ بەیەکەوە دەبن و قسە دەکەن. تێکەڵاوی نێوانیان وا دەکات هەردوو لا تامەزرۆ یەکتر بن و دەبێتە ڕێگری سەرکوتکردنی سێکسی. ئەوان کۆمەڵگەی ئیسلامیان بەم قسانە فریودا ژن و پیاویان تێکەڵ کرد دواتر دەرکەوت ئەنجامەکان پێچاوانە بوون. لەو ئەنجامە خراپانە ئابڕوو تکا و نەفسەکان خراپ بوون و ماڵەکان وێران بوون. پیاوەتی نەما و لاوان وەک نێرە موچیان لێ هات و ڕەگەزی سێیەم دروست بوو. هۆکار بۆ زۆربوونی بە ئاڵوودەبوونی سێکسی و وروژاندنی حەز و ئارەزوەکان، ئاسانکاری بۆ پەیوەندی ناشەرعی و دوورکەوتنەوەی ژنان لە هاوسەرگیری و ژیانی پاکداوێنی، زۆربوونی ڕێژەی تەلاق. بە کورتی ئەم بانگەشەی هەوڵ ئەدات بۆ ئامانجێکی گرنگ کە ئەویش ئەوەیە شکاندنی ڕەوشت و ئاکارە جوانەکان و لە ناوبردننی سەرجەم بنەماکانی ئیسلام لە بواری پاکداوێنی و پاکیزەییدا. شوێنەکانی تێکەڵاوی لاپەڕانەوە تو زۆر بەداخەوە لە کۆمەڵگەی ئیسلامیدا شوێن گەلێک پەیدا بووە بۆ تێکەڵاوی، ماڵی دۆست و هاوڕێ، شوێنی کار، شوێنی فێرکردن و خوێندن، شوێنی بەسەربردننی کات و بازار، تێکەڵاوی لە وەرزش و پێشبڕچێ. چیرۆکی ڕووداوێکی ڕاستەقینە لە ئەنجامی تێکەڵاویدا لاپەڕانەوە دووسێ. خاوەنی ئەم کارەساتە دەڵێت دوای ساڵێک لە هاوسەرگیریم زۆرم لە هاوسەرەکەم کرد کە با منیش ئیش بکەم تا ژیانمان باشتر بێت. لە سەرەتاوە ڕازی نەبوو، پاش ئەوەی ڕازی بوو لە پەیمانگایەک وەکو پەروەردەکار بە موچەیەکی کەم وەرگیرام. دوای ساڵێک حەزی ئەوەم لا دروست بوو کە کار بکەم لە وەزارەت و دامەزراوەکان. قەناعەتم کردبەوەی کە متمانەم پێی بوو کە بەڕەوشتە و زۆر ئاگاداری ئەوە دەکەم ناوبانجیم لە کەدار نەبێت و خاوەنی منداڵێکی بچووکیش بووم. لەو دامەزراوەیە کە وەرگیرام چەند مانگێک تێپەڕی نەکرد بەسەر کارکردنمدا، ئەوەی کە هەرگیز بە بیر و خاڵمدا نەهات ڕوویدا. چی ڕوویدا؟ لەگەڵ هاوڕێکی کارەکەمدا ڕێککەوتین کە هەڵبین. دیار بوو کە عەقڵ و هۆشی بردبووم بە قسەی شیرین. کتێبی المەرأە بین الفقه والقانون دکتۆر سەباعی. گۆڤاری حەوای میسری لە 1970 ئەم بەسەر هاتەی بڵاو کردەوە. مامۆستایەک کە لە تەمەن و عەقڵدا پێگەیشت و موچێکی باشی وەردەگرت، بەر لە 2 ساڵ شووی بە پیاوێک کرد کە بەویستی خۆی هەڵی بژاردەبوو، 2 منداڵی لێی هەبوو. ژیانیان پڕ بوو لە سۆز و خۆشەویستی، هەتا ئەو کاتەی فەرمانبەرێکی تازە هاتە ئەو شوێنەی کە ئەم کاری دەکرد. لە پڕ دڵی گۆڕا و مەیلی بەلای کارمەندە تازەکەدا ڕۆیشت بە جۆرێک کە پەیوەندیەکەیان لەوە دەرچوو وەکو 2 کارمەند پێکەوە مامەڵە بکەن. وردە هەست و سۆزی بەرامبەر بە هاوسەرەکەی گۆڕا. ژیانە ئەسوودە و پڕبەختەوەریەکەی بوو بە بەدبەختی و بێزاری. دەیویست کۆتایی بە پەیوەندی لەگەڵ هاوسەرەکەی بهێنێت و بچێتە لای ئەو کەسەی کە وای دەزانی خۆشی دەوێت. گۆڤاری حەسنا لە 1978 زاینی کێشەی خوێنەرێکی کە ناوی خوازراوی المعذبە واتە ئازارچەشتووی لە خۆی نابوو باز دەکات. کێشەی یەکێک لە هاوڕێیانمە لە شوێنی ئیشەکەم. ئەندازیارێکی گەنجە، تەمەنی 23 ساڵە، من تەمەنم 22 ساڵە و شوم کردووە و دایکی 2 منداڵم. لە یەک نووسینگە کار دەکەین. وجدانم پەشیمانی دەکردمەوە لەوەی ڕێگا بدەم دڵم بۆی لێبدات و خۆشم بوێ. لە گۆڤاری مجلە کل الئوسرە ژمارە 148 لە 1970 لە بابەتێکدا بە ناونیشانی التەحەڕش زۆربەی ئەوانەی تووشی تەحەڕش دەبنەوە ئەترسن کە بە هاوسەرەکانیان یاخود باوکیان یاخود بە براکانیان بڵێن. زۆرجار واز لە کارەکە ئەهێنن لە ترسی ئەوەی تاوانبار بکرێن دژ بەو کەسێک کە تەحەڕشەکەی کردووە، بۆیە پەنا ئەبەنە بەر پیاوێک کە متمانەیان پێی بێت یاخود کەسێکی بەڕێز لە شوێنی کارەکە یان هاوڕێک یان هاوسەیەک. لە هەمان ژمارە ئەو گۆڤارەدا لەیلا عوسمان بابەتێکی لەژێر ناونیشانی ئەسرار الئەوراقی نووسیوە. لە بەشێکی ئەو نووسینەدا کە سەرباسەکەی من ئەوراق مؤتەمەڕ ما نووسیویەتی گەڵای دووەم سەیری ئەو ئافرەتە بکە کە لە تەنیشت نووسەر
سین دانیشتووە چەند شڵەژاو دیارە ئایا دەبینی چۆن یاری بە قاچی دەکات لە ژێر مێزەکەیەوە. ئافرەت و کار دژمنانی ئیسلام لەمڕۆوە زۆر سەرکەوتوو بوون، داوای زیاتریش دەکەن ئەوان تێ ئەکۆشن کە ئافرەت کار بکات و سەر بخۆی تەواو لە پیا وەربگرێت تا دەستی پیاوی بەسەرەوە نەبێت، وەک لەو ئاەتی ئەفەرموێت وبما أنفقوا من أموالهم النساء، واتە ماڵ و سامان خەرج بکەن بۆیان. ئافرەتان بۆیە کار دەکەن تا ڕزگار بن لە پیاوان، پاڵیان نا بە ئافرەتەوە تا کار بکات بێ ئەوەی ڕەتساوی ئەوە بکرێت تا چەند کارکردن پێویستە بۆی و هیچ حسابێک بۆ سروشت و پێکاتە و توانای نەکرا بۆ کارکردن. ئافرەتیان لە ماڵەوە هێنایە دەرەوە بێ ئەوەی گەرەنتی ڕەوشتی بکرێت. ئەم کارش سەری کێشا بۆ یەکەم هەڵوەشاندنەوەی پەیوەندی نێوان خێزانە مسلمانەکان کە ڕاگری ئەو پەیوەندیە هاوسەران بوون کە خۆشەویستیان بەسەر خێزاندا پەخشتە کرد. دووەم خراپکردنی ڕەوشتی ئافرەتان بەوەی کە بەرزیان کردەوە بەسەر پیاودا ئاخر بە شتێک جیاواز بن، بەم جۆرە پیاوەتی و سەرپەرشتیارەتی نامێنێت. ئافرەت کەی و چۆن ویستی ئەچێتە دەرەوە، بۆیە ئەوان بانگەشە دەکەن بۆ کارکردنی ئافرەتان کە ئەو کارە هەر چۆنێک بێت. وانەوتنەوە بە قوڕان، کارکردن لە کارگەکان، کاری پۆلیسی، کارکردن لە ئۆتێل، لە بازاردا، لە پیشەی ئاڵتونسازی و کارەبادا، نووسینگەی گەشت و گوزاری، ئەندازیاری لە نەخۆشخانەکان، دەرمانخانەکان. هەمیشە ئەوەترێت کە ئافرەت باڵەکەی ترە، بێ ئەم باڵە وڵات ناتوانێت سەرکەوتوو بێت، چونکە ئەمان نێوەی کۆمەلگان هەندێک لەو نووسینانە دەخینە ڕوو کە لەم بارەوە لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا نووسراون و بڵاو کراونەتەوە. عەبدولوەهاب فائز لەو بارەیەوە ئەڵێت پێویستە ئەم بابەتە سەر لە نوێ پێشنیار بکەینەوە. ڕیاض ژمارە 11327 لە بەرواری 14/1420 کۆچی. دکتۆر ئەیمن حەبیب ئەڵێت هەرکات لە گفتوگۆکانمان جەخت بکەینەوە سەر کڕۆکی کێشەکانی ئافرەت و بەشداریە نیشتمانیەکەی ئەوە گفتوگۆکان بەرهەمدار ئەبن. عەکاظ 11928 لە بەرواری 8/1420 کۆچی. عەبدوڵڵا فەوزان ئەڵێت فراوانکردنی بوارەکانی کاری ئافرەت پێویستی بە گۆڕانکاری هەیە لە بنەما کۆن و ساواکانی کۆمەلگا کە زاڵ بووە بەسەر هەندێک لەسەر عەقڵەکاندا. گۆڕانکاری ئاوا پێویستی بە سەنگەرگرتن و ڕوبەڕووبوونەوە هەیە. گۆڤاری مجەلا ژمارە 1003 لە بەرواری 2/1999 زاینی. حەماد سالمی ئەڵێت ئاراستەکردن بەرەو چارەسەرکردنی ئەم کێشانە دەبێ خێرا بێ و جەدەل و گەڕانەوە قبول ناکات بۆ گردنی ئەو شوشەیەی کە دژمنانی مافە شەرعیەکانی ئافرەت گرەویان لەسەر کردووە. دکتۆر عەبدولعەزیز دەخیل ئەڵێت بە خێرایی هەندێک لەو دۆسیە ڕێکاریانەیە باز دەکەم کە دەکرێت پاڵنەرێکی گەشەی جوڵەی ئابووری ئافرەتانە بێ. لەوانە یەکەم پەرەپێدان و پاڵپشتیکردنی لیژنەی ئافرەتان لە کۆمەڵە ئابووریەکانی سعودیا، ئەوە ئەبێتە دەروازیەکی باش و گرنگ بۆ گۆڕانکاری و باشکردنی بارودۆخی ئابووری و کاری ئافرەتان. دووەم دامەزراندنی بەش یاخود بەڕێوەبەرایەتی بۆ ئافرەتان بۆ کاروباری ئافرەتان لە ژووری بازرگانی بۆ چاودێریکردنی کاروباری ئافرەتانی خاوەنکار و هەندێک لە کێشەکانیان لای کاربەدەستان و خاوەن بڕیارەکان لە ڕێگای ئەو کەناڵانەی کە بەردەستن لە ژووری بازرگانی. سێەم دامەزراندنی کۆمەڵەی پیشەیی بۆ ئافرەتان لە ئەندازیاری و ئابووری و ئەوانی دیکە. چوارەم خستنەگەڕی قەڵەمی نووسەران هەرکات بوار ڕەخسا تاوەکو لەو بوارەدا بنووسن. عالم الاقتصاد ژمارە 84 یەنایەری ساڵی 1999 زاینی. دکتۆر عەبدولعەزیز داغستانی ئەڵێت ئافرەت نیوەی کۆمەڵگەی و نیوەی ئابووریەکەشێتی، نیوەی توانستی کار و بەخشین. ئەگەر ئافرەت لە کار خرا و پەراوێز خرا ئەوە باجەکەی دەدەین، ئەوە نیوەی ئەو ڕێژەیە بێکار دەبێت و سەر دەچێشێ بۆ کێشەی کۆمەڵایەتی. عەکاظ ژمارە 11927 لە بەرواری 7/1420 کۆچی. عەبدولوەهاب فائز ئەڵێت هەروەها دیوانی گشتی بۆ خزمەتی مەدەنی داواکارە دەست بکرێت بە ئامادەکاری کەرتی گشتی تا کاری ئافرەتان فراوانتر بکات. بەم کارشمان بوار نەدەین بە خستنە بەرکاری پیاوان، ئەمانەوێت ئەولەویەت بدەین بە ئافرەت، چونکە ئەزمونەکانی سنووردارە بۆ تێپەڕاندنی بەربەستەکانی کات و شوێن. ئەمە لەلایەکی ترەوە ژمارەیەکی زۆری ئافرەت ئامادە دەکرێن بۆ کار لە بازاردا و لە بەرژەوەندیماندان نییە، نە کۆمەڵایەتی و نە ئینسانی و تەنانەت نە ئابووریانەش کە پشتگویان بخەین و بەکاریان نەهێنین و وەبەرهێنان نەکەن بۆ جۆرێک کە یارمەتیدەری ئارامی کۆمەڵایەتی بن. ڕیاض ژمارە 11367 لە بەرواری 14/1420 کۆچی. کۆمەڵە و یەکێتیەکانی ئافرەتان لاپەڕا 100. بۆ یەکەم جار ئافرەتێکی مسلمان بەشداری کۆنگرەی جیهانی ئافرەتانی کرد کە لە ڕۆما بوو لە ساڵی 1923 زاینی، ئەویش هودا شعراوی بوو. ساڵی 1924 زاینی یەکێتی ئافرەتانی میسر دامەزرا.
یەکەم کۆنگرەی ئافرەتانی عەرەب لە ساڵی 1942 زاینی بەسترا. هاوسەی ڕۆزفلت بروسکێکی بۆ ناردن لە بروسکەکەدا هانی دابوون کە بە ڕێگای خوشکانیاندا لە جیهاندا هەنگاو هەڵبگرن. لەم کۆنگرەیەدا گەلێک بڕیاردرا لەوانە یەکەم بە کۆڕ داواکرا لە ڕووی زمانەوانیەوە لە ڕێزماندا نونی نسوە و تای تەنیس لا ببردرێن کە تایبەتە بە مێینە. دووەم لەلایەن ناوەندە بیانیەکانەوە گرنگی بەم کۆنگرە درا و دکتۆرە ڕید سەرۆکیەکێتی ژنانی نێودەوڵەتی بەشداری کرد. پاشان دەوریە شەفیق قەستە بە دامەزراندنی حیزبی بینت النەیل لە گرنگترین ئامانجەکانی ڕێگەدان بوو بۆ ئەوەی ئافرەت بە ئازادی مافی دەنگدانی هەبێت، هەڵوەشاندنەوەی گرێبەستی هاوسەرگیری و چەند داواکاریی تریان هەبوو. ئەم حیزبە پەیوەندی توندوتۆڵی لەگەڵ هەردوو قونسڵخانەی ئینگلیز و ئەمریکادا هەبوو. لەلایەن ئەم دوو قونسڵخانەیەوە پاریان بۆ هەڵڕژابوو. پاشان بەدوای یەکدا چەندین حیزبی تر هاتن لە سەروی هەمویانەوە دامەزراوەی نەوال سەعداوی بوو. کۆمەڵەی ژنان لە سعودیا لاپەڕە 101. لە ساڵی 1383 کۆچی کۆمەڵەی ژنان لە سعودیا لە سێ ناوچەدا دامەزرا. یەکەم کۆمەڵەی خێرخوازی لە جەددە 12 کەس دایان مەزراند بە سەرپەرشتی شاژنی ئەمیر فەیسەڵ. دووەم کۆمەڵەی بوژاندنەوەی خێرخوازی لە ریاض یەکەم جار ناوەکەی یانەی کچانی جەزیرە بوو، سەمیرە خاشقچی دایمەزراند. سێەم کۆمەڵەی بێداری ئافرەتان لە تائیف 15 کچی لا و ئافرەت دایان مەزران لە ساڵی 1379 کۆچی بێ مۆڵەتکاری دەکرد. پاشان لە سەرانسەری وڵاتدا کۆمەڵەی نوێ دامەزرا و یەکەم کاریان کردنەوەی پێشانگایەک بوو لە ساڵی 1384 کۆچی لە ژێرناوی پێشانگای ئافرەتان بۆ گەشەپێدان. ئەم پێشانگایە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری کۆمەڵایەتی لە نەتەوەیە گرتوەکاندا کرایەوە. ئەم پێشانگایە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری کۆمەڵایەتی لە نەتەوەیە گرتوەکاندا کرایەوە. مانام مەبەستی ناوی کۆمەڵەکان: بێداری، کچانی سەقیف، کچانی باشوور، کچانی نیل، کچانی دووهەتاو تا دوایی. گومانی تێدانی هەر بە ناوەکانیان لە ناوەڕۆکەکانیان تێدەگەیت کە ئەم ناوانە پەیوەندی بە ناوی سەردەمی جاهیلیەوە هەیە، بۆ نمونە ناوی بێداری و بوژاندنەوە. پارەی کۆمەڵەکان لە جیهاندا لاپەڕە 102. پێشتر باسمان لە پارە و سامانە حیزبی فەتات النەیلی کچانی نیل کرد، هەروە حیزبەکەی نەوال سەعداویش بە هەمان شێوە. ئەمیر تەڵال سەرۆکی یونیسێف بۆ ئافرەت و منداڵ لە دیمانێکدا ئەڵێت لە بەرنامەی کارماندا وامان داناوە تەنیا هاوکاری ئەو کۆمەڵانە بکەین کە بەرنامەکانی ئێمە جێبەجێ دەکەن. ڕۆژنامەی ئەسیاسە ساڵی 1985 زاینی. ئامرازەکانی کۆمەڵە و ڕێکخراوەکانی ژنان بۆ بەدڕەوشتکردن و خراپکردنی ئافرەتی مسلمان. بۆیەنە نادی ئەسەیدات الدوەلی بە نمونە دێنینەوە. ئەمیانەیە لە ساڵی 1984 زاینی دامەزراوە لە شاری تائیف لەو کارێنی کە تێیدا بەشدار بووە: ئۆتێل شیراتۆن لە هودا، کۆمپانیای ماکدۆنڵد دۆکلاس، کۆمپانیای نور سرۆب، کۆمپانیای سیانکۆ، کۆمەڵەی بێداری ئافرەتان، کۆمەڵەی کچانی سەقیفی خێرخوازی، کۆمپانیای بەلی کەنەدی. ئەو یانەیە کۆمەڵێک ئافرەتی کۆکردوتەوە لەو کۆمپانیایانە لەگەڵ ژمارەیەک لە ئەندامانی ڕێکخراوە خێرخوازیەکان کە لەسەرەوە ناومان هێنان کە سەرپەرشتی دیداری پیاوانی کۆمپانیا بیانیەکان دەکەن کە کارەکانیان ئەمانەی خوارەوە لەخۆ دەگرێت. یەکەم نمایشی جلوبەرێک لە ناو دوکان و مارکێتەکاندا. دووەم خولی برێج، خولێکی نێودەوڵەتیە بۆ ڕاهێنان و گەشەپێدانی پیشەیی، زیاتر کار لە بواری بەڕێوەبردننی هەڵبژارنەکان دەکات. سێەم گەشتی وشکانی. چوارەم کۆمەڵەی نهێنی. پێنجەم سەماکردن. شەشەم تێنس. هەفتەم یاری چانس. هەشتەم تایبەت بە ئافرەت. نۆیەم جەستەت بپارێزە مەلەوانی. هاوڕێ لەگەڵ کۆتا راپۆرتدا کە دووەم ژمارەی بڵاوکراوەی نادی ئەسەیدات بوو لە ساڵی 1984 تاوەکو 1985 بڵاوکرایەوە. وێنای گشتی بەرنامەی پیس و خراپەکانی تێدا بوو. سوپاس بۆخوا ئەو بەرنامەیە لەبار برا بە هەوڵی کەسانی باش. بەڵام ئەو راپۆرتە وێنەکارە بەد و خراپەکانی ئەو کۆمەڵە و ڕێکخراوانی تێدا بەرجەستە کرابوو کە ئەوان هەوڵە خراپەکانیان بۆ شارێکی بچووک ئاوا بوو بێت و لە دەستیان ڕزگاریان نەبووە. ئەبێت حاڵی شارە گەورەکانی وەک ڕیاض، جەددە چۆن بێت کە لەو جۆرە کەسانەی تێدا زۆر بوو بێت، بۆ نمونە شوێنێکی وەک ناوچەی ڕۆژهەڵاتی. کردنەوەی دەرگا بە ڕووی بەشداریکردنی ژنانی سعودیا بۆ بەشداریکردن لە کۆنگرە جیهانیەکاندا. بۆ هۆیەوە کە ئافرەتانی سعودیا بۆیان نییە بەشداری کۆنگرە و دیدارەکان بکەن، بۆیە بەشداریکردنیان لە ڕێگای بەشداریکردن بەهۆی داوەتنامەی تایبەتی ئەو کەسانی کە هەڵدەستن بە بەستنی کۆنگرە و دیدارەکانەوە دەبێت. لەو کەسانی بەشدار بوون زارەت الخەلیج 829 ساڵی 1415 کۆچی بە ناونیشانی
ئەدیبەکانی سعودیە و ئیمارات لە دیداری کچانی شاریقا. گۆڤارەکە باز لەو دیداری کەنداو دەکات کە لە ئیمارات بۆ ماوەی 3 ڕۆژ بەسترا و ئەمانە لە سعودیەکان بەشدار بوون: فەوزی ئەبوو خالید، بەدریە بەشر، سوعاد مانع، الریاض، سی 1416 کۆچی. دکتۆر جەواخر عەبدولجەبار بۆ یۆنان و ئەمریکا بۆ بەشداریکردن لە کۆنگرەی نێودەوڵەتی. الریاض 24/12 ساڵی 1416 کۆچی. لاپەڕەی دکتۆرە سارە جەلوی پڕ بوو لە یادداشتی سەرسامبوون بە بەشداریەکانی. بەشداریە کاریگەرەکانی کچانی سعودیە لە دیداری ئافرەتانی کەنداو لە شاریقا. دیداری ڕۆشنبیری ئافرەتانی کەنداو کۆتایی هات کە ئامانج لە بەستنی لە پێناو دروستکردنی پەیوەندی ڕۆشنبیری مرۆیی بوون لە نێوان ڕۆشنبیرانی کەنداو بە تایبەت و ڕۆشنبیرانی عەرەب بە شێوەیەکی گشتی، بۆ ئاگاداربوون لە تازەگەریەکان لە بواری فیکر و داهێنان و ببێتە کەناڵێکیش بۆ یەکترناسین و دیدار لە نێوان سەرکردە داهێنەرەکانی ژنان لە کەنداو. هەندێک لە ناوی بەشداربووان: عایشە مانع، بەشداری کۆنگرەی جیهانی بۆ ئافرەتانی لە نایرۆبی ساڵی 1405 کۆچی کرد. کۆنگرەی ئافرەتانی کەنداو لە دووبەی لە ساڵی 1402 کۆچی. کۆنگرەی جیهانی بۆ ئافرەتان لە کۆپنهاگن لە ساڵی 1410 کۆچی. هودا ئەلدغفن بەشداری لە میهرەجانی لاوان کرد کە ئەنجومەنی هاوکاری بۆ شعر و چیرۆک لە عەمان سازی کردبوو لە ساڵی 1409 کۆچی و لە بەحرین لە ساڵی 1411 کۆچی کرد. حکمت ئەلعەرابی شارەزا لە وەزارەتی پلان بەشداری کرد لە کۆنگرەی نێودەوڵەتی بۆ کاروگەشەی ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەستەمبۆڵ لە ساڵی 1413 کۆچی. بەشداری لە کۆنگرەی چوارەمی زانستی لە کۆلێژی خزمەتی کۆمەڵایەتی کرد لە قاهیرە لە ساڵی 1411 کۆچی. زەینەب دەباغ بەشداری کرد لە کۆنگرەی کەلەپوری میلی لە ئەنجومەنی هاریکاری کەنداو. بەشداری کرد لە کۆنگرەی ڕێکخراوی پۆشاچی ئەمریکی لە ئەتلانتا لە ساڵی 1395 کۆچی. ئەندامە لە هەرێکە لە مەڵبەندی کەلەپوری میلی وڵاتانی کەنداو، ڕێکخراوی ئابووری ماڵی ئەمریکی، کۆمەڵەی بێداری خێرخوازی لە تائیف. عەزیزە مانع بەشداری کرد لە کۆنگرەی دیاریکردنی ئەولەویات و هۆکارەکانی بوژاندنەوەی کاری منداڵ لە ڕێکخراوی کەنداو لە دووبەی لە ساڵی 1404 کۆچی. سەمیرە ئیسلام عایشە ئەلحوسنی کۆنگرەی دووەمی هەرێمی بۆ ئافرەتان لە کەنداو و دورگەی عەرەبی لە کوێیت لە ساڵی 1980 زاینی. مەشاعیل عنبەر یاریدەدەری بەڕێوەبەری کاروباری ئافرەت و منداڵی کەنداو لە بەرنامەی کەنداوی عەرەبی لە ساڵانی 1405 تاوەکو 1408 کۆچی. بەشداری کردووە لە کۆنگرەی ئافرەتانی کەنداو لە بەحرین، کۆنگرەی ئافرەتانی عەرەبی لە عێراق. ئەفراح عەتاس، نوران قەبانی، شەریفە شەملان، وەفا مەنسوور، مەزاوی حەسوون. نەکبەتی و کارەساتی گەورە ئەوەیە کە ژنانێکی زۆر بەشدار بوون لە نێردەی فەرمی ئامادەی کۆڕبەندی داڤۆس کە لە ساڵی 2002 زاینی لە شاری نیویۆرک بەسترا و شاندی ئەم منتەدایانە بەشدار بوون. بەستنی کۆنگرەی ئافرەتان لاپەڕا 109. ئەم کۆنگرانە کۆنگرەی جیهانی و هەرێمی و هەندێک جار ناوچەی وەک ئەوانەی کەنداو. یەکەم، کۆنگرە جیهانیەکان. ئەم کۆنگرانە کە بەستراون ڕەهەندی جیهانیان وەرگرتووە. کۆنگرەی جیهانی ئافرەتان، هەڵگرتنی جیاکاری دژی ئافرەت. ئەم کۆنگرەیە لە مەکسیک لە ساڵی 1995 بەسترا. کۆنگرەی کۆپنهاگن لە ساڵی 1980 بەسترا. لە نایرۆبی ساڵی 1985. سەرەتا لە ساڵی 1992 دەستی پێکرد کە کۆنگرەکە بە ناوی لوتکەی زەوی لە شاری ریۆ دی جانیرۆی بەرازیل بەسترا. پاشان کۆنگرەی جیهانی لەبارەی مافەکانی ژنان لە ڤێنای پایتەختی نەمسا لە ساڵی 1994 بەسترا. کۆنگرەی دانیشتوان لە قاهیرە لە ساڵی 1994. لوتکەی جیهانی بۆ گەشەپێدانی کۆمەڵایەتی لە ساڵی 1995 لە کۆپنهاگن لە دانیمارک. کۆنگرەی جیهانی چوارەم بۆ ئافرەت لە پەکین ساڵی 1995. کۆنگرەی نەتەوە یەکگرتوەکان بۆ خێوەتگا مرۆییەکان لە ئەستەمبۆڵ ساڵی 1996. پاشان کۆنگرەی تەندروستی منداڵ لە قاهیرە لە مانگی فێبرایر ساڵی 1988. کۆنگرەی لاوان لە بانکۆنگ لە یۆنیۆی ساڵی 1988. پاشان کۆنگرەی جیهانی بۆ توندوتیژی خێزانی لە نیودەلهی. کۆنگرەی ئەلئەهالی لە هۆڵەندا لە فێبرایری ساڵی 1999. کۆنگرەی توندوتیژی دژ بە ئافرەت لە ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەت لە ساڵی 1999 لە نیویۆرک. لە ساڵی 2000 زاینی کۆنگرەیەکی جیهانی پێنجەم بەسترا لە پەکین. ئەمە نمونەی هەندێک لە بڕیارەکانێتی. یەکەم،
یەکسانی ژن و پیاو لە هەموو یاساکانی تر کە لە میساقی نەتەوە یەکگرتوەکاندا هاتووە. دووەم، تۆکمەکردنی پێگەی ئافرەت و بەشداریکردنی بە یەکسانی لە سەرجەم جونگەکانی ژیاندا. سێەم، دانپێدانانی دروست بە هەموو مافەکانی ژنان لەوەی پەیوەستە بە کاروباری تەندروستیەوە، بە تایبەت ئەوەی تایبەتمەندە بە ئافرەتەوە. چوارەم، وەرگرتنی سەرجەم ڕێگای پێویست بۆ کۆتایی هێنان بە سەرجەم شێوەکانی جیاکاری دژ بە ئافرەت. پێنجەم، ئافرەت و تەندروستی و ئاسانکاری لە بواری ئازادی سێکسی و ڕێگاپێدان بە مەنعکردنی منداڵبوون و لەباربردنی منداڵ. چوار کۆنگرەی بە شێوەی خۆل بەسترا بۆ بەدواداچوون بۆ بڕیارەکانی کۆنگرەی پەکین. ئەم کۆنگرانە پێشنیارەکانی هەمەچەشنە بوون، شێوازەکانی فرەچەشن بوون. بازە تازەگەری لەسەر شێواز و جۆری تازی ژیان دەکات لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووریەوە. بربەستەکانی بەردەم ڕەوشت تێک دەشێنێت و دژ ئەوەستێت بەرامبەر بە بنەمە ئاینیەکان، ڕووتی و بەرەڵای بڵاو دەکاتەوە بە ناوی ئازادیەوە، هەوڵ ئەدات بۆ هەڵوەشانەوەی خێزان. بەو جۆرەی کە ئاین ڕێگای پێداوە پێی وایە خێزان کۆتوبەندە بۆ ئازادی تاکە کەس، لەبەر ئەوەی ڕێگا نادات کە پەیوەندی ئازادی سێکسی دروست بێت لە نێوان هەموو تەمەنەکاندا، بە مەرز دانراوە کە تەنیا لە نێوان نێرومێدا بێت، ئەویش بە ڕێگای شەرعی. بەو هۆیشەوە مافی ئارەزوو ویستەکان دەخورێت و پێویستە ڕێگای دیکە هەبێت دوور لە ڕێگای خێزان بە بێڕەچاوکردنی لایەنی شەرعی و یاسایی و ئەخلاقی. بۆ نمونە هاوڕەگەزبازی، ئەنجامدانی کاری سێکسی بەبێ هاوسەرگیری و دیاریکردنی نەوە و ئاندانی ڕێگری لە مەنعی دووجانی و ئاسانکاریکردن بۆ لەناوبردننی کۆرپەلا. دووەم، کۆنگرە عەرەبیەکان لاپەڕا 112. یەکەم، کۆنگرەیەک بە بۆنەی تێپەڕبوونی ساڵێک بەسەر بابەتی ئازادی ئافرەت لە ساڵی 1999 زاینی. لەم کۆنگرەیەدا گفتوگۆ لەسەر زیاتر لە 200 بەند کرا بە درێژای 6 دانیشتن. کۆنگرەکە لەبارەی ئاین و بنەماکانی ئیسلامەوە بوو کە ئەو کۆمەلگانی پابندن بە ئاینەوە بربەستن لە بەردەم ئازادی ئافرەت و بانگەشەی ئەوەیان ئەکرد کە پابند بن بە پەیماننامەکانی نەتەوە یەکگرتوەکانەوە. دووەم، کۆنگرەی یەکەمی لوتکەی ژنان لە ساڵی 2001 لە قاهیرە بەسترا. هەتا ئێستاش ساڵانە کۆنگرە ئەبەسترێت بە چاودێری هاوسەری سەرۆکانی وڵاتانی عەرەب لەبەر گرنگی کۆنگرەکان و زمانی جێبەجێکردنی بڕیارەکانی. سێەم، کۆنگرەکانی کەنداو، چەندین کۆنگرەی هەرێمی بۆ ئافرەت لە کەنداوی عەرەبی بەسترا و ئێمەش چاوێک بە هەندێک بڕیار و ڕاستپاردەی ئەو کۆنگرانە دەخشێنین تاوەکو بزانین ڕۆڵیان چی بووە. بۆ نمونە ئەمە گرنگترین بڕیار و ڕاستپاردەکانێتی. یەکەم، پێویستە پێداچوونەوە بە هەموو یاساکانی باری کەسێتیدا بکرێت لە ژێر ڕۆشنایی گۆڕانکاریە ئابووری و کۆمەڵایەتیەکانی دەوڵەتانی ناوچەکە و هەوڵ بدرێت یاسای باری کەسێتی عەرەبی بکرێت بە یەک. دووەم، جەختکردنەوە لە گرنگی و ڕۆڵی پێداچوونەوە بە کتێب و پرۆگرامەکانی پەروەردە کاتێک باز ئافرەتان دەکات لە ناویدا ئەو گۆڕانکاریە جیاوازیانە لە بەرچاو بگیرێت لە ڕۆڵی ئەو لە ناوخێزان و کاردا. لە درێژەی توێژینەوەکەدا هاتووە ئەڵێت ئەو بنەما و یاسایانەی خێزانەکان بەر لە 1000 ساڵەوە هەتا ئەم سەردەمەش پێوەی پابندن بێ ئەوەی بزانین چەند گونجاوە بۆ ئێستامان. سەرقاڵکردنی ئافرەت بە نمایشی جلوبەرگ و مۆدە لاپەڕا 114. ئافرەتی مسلمان چاو لە جلوبەرگ و پۆشاچی ئافرەتانی ڕۆژئاوا دەکات، هەمان جلوبەرجی ئەوان لەبەر دەکات. یەکێک لە ئافرەتانی ڕۆژئاوا کاتێک سەردانی وڵاتێکی عەرەبی کردبوو وتبووی جلوبەرگ و پۆشاچی تازەی پاریسیم بینی لە وڵاتانەدا. ئەم کارە لە ئەنجامی بەدەمەوە هاتنی ئافرەتی مسلمان بوو بۆ پیلانی دوژمنانی ئیسلام کە وڵاتانی مسلمانانی بە جلوبەرجی مۆدە و ئابروبەر و عاتر پڕ کرده بوو. هاندرابوون کە چاولێکەری ئافرەتانی ڕۆژئاوا بکەن بەلابردنی پۆشاک کە ئەو جلوبەرگانە یەکێک بوو لەو جیاکاریانەی ئافرەتی مسلمانی جیا دەکردەوە. دیزاینەرانی جلوبەرگ یاری بە هەستی ئافرەتان دەکەن، دەزانن کە ئافرەت حەزی بە خۆڕازاننەوە و خۆ جوانکردنە و دەیەوێت هەمیشە جوان دەربکەوێت، بۆیە ئەوان زۆر جەخت دەکەنە سەر لایەنی جوانی و شۆخ و شەنجی ئافرەت. بۆیە لە هەموو ساڵێکدا مۆدیلێکی نوێ و جلوبەرگێکی نوێ و بۆ هەموو وەرزێک جلوبەرجی تایبەت دروست دەکەن. جلوبەرجی بەیانی بۆ ئێوارە شیاو نییە، بۆ دەچوونێکی شەوانە یاخود بۆ ئاهەنگ یان سەردانێکی تایبەت جلوبەرجی تایبەت هەیە، بۆ هەموو وەرزێک جلی تایبەت هەیە، بۆ وەرزی زستان و بەهار و هاوین. ئەگەر جلوبەرجی مۆدیلی بەسەر چوو ئەوە با تازەش بێت لەبەر ناکرێت چونکە مۆدی نەماوە. بۆ هەر جلوبەرجێک خشل و ئاڵتون و پێڵاوی تایبەت بەخۆی ئەبێت هەبێت. دژمنانی مسلمانان بە پێشکەشکردنی مۆدە و نمایشی جلوبەرگ ئافرەتانیان خراپ کردووە و پارە و سامانیان بە هەدەر ئەدەن و گاڵتە بە عەقلی ئافرەتان دەکەن. ئەم بەسەرهاتە کورتەی کە ئاماژەی پێ ئەکەین دەری دەخات ئەوانەی بازرگانی بە مۆدەی ئافرەتانەوە دەکەن چۆن گاڵتە بە ئافرەت دەکەن.
جارێک بازرگانێکی گەورەی مکیاج لەگەڵ هاوڕێکی کە لە ساڵی 1969 لە باخچی ئاژەڵان پیاسە دەکات. هاوڕێ بازرگانەکە مەیمونێک دەبینێ کە ملوانکێکی ڕەنگاوڕەنجی لەمل کراوە کە ڕەنجی سەوز و خۆڵەمێشی و قاوەیە. بەدەم پێکەنینەوە ئاماژە بۆ مەیمونەکە کرد و بە هاوڕێ بازرگانەکەی وت ئەڵێی چی تا ساڵی 1970 زاینی وال ئافرەتان بکەم. هاوڕەکەی وتی ئەمە مەحاڵە، چ ئافرەتێک ڕازی دەبێت بەم شێوە گاڵتە جاریە دەربکەوێت. بازرگانەکە وتی من ئەتوانم وایان لێ بکەم ئاوا بکەن با ئەم قسێ لە نێوانماندا بێت. دوای ئەوە سەرجەم بانگەشە و ڕکلامە بازرگانیەکان لە ڕووپەڕی ڕۆژنامە و ئێزگە و تەلەڤیزیۆنەکان بە ئافرەت دەکرا. یەک ساڵی تەواوی پێنەچوو لە ساڵی 1970 زاینی ئافرەت ئەوەندە ڕەنگاوڕەنجی دەکرد پشتچاوی ئەکرد بە پەلکە زێڕینە. خاوەنی ئارایشگاکە چەندین گرێبەستی دەستکەوت. ئەم هەواڵە لە یەکێک لە ڕۆژنامەکان بڵاو کرایەوە. لە ڕۆژنامەی هاوڵاتی لە ژمارە 291دا کە لە ڕۆژی 13 2006 دەرچووە باسی ژنە فەرمانبەرێک دەکات کە موچەکەی 164,000 دینار بووە بۆ دوو ئاهەنگی دوو هاوڕێی داوت کراوە. چۆتە ئارایشگا 135,000 دیناری خەرج کردووە. تەنها لە ناو سنتەری شاری سلێمانی تا کۆتایی ساڵی 2003 450 ئارایشگا هەبووە کە ئێستا ساڵی 2017 ئەو ژمارە چەند هێندە زیادی کردووە. وەرزشی ئافرەتان لاپەڕا 117. ئەهلەن وەسالەن لە ژمارە 11 لە 6/7/1416 کۆچی لە دیدارێک لەگەڵ دکتۆر ساڵح ناسر بریکاری گشتی چاودەری لاوان لی دەپرسن. سەرۆکایەتی گشتی چاودەری لاوان زۆر کاری بۆ لاوانی سعودیە کردووە. ئایا پەرۆشیتان وەک سەرۆکایەتی بۆ گرنگیدان بە وەرزشی ئافرەت کاتی نەهاتووە بەو شێوازە بێت کە ئاین ئیسلام ڕێگای پێداوە و گونجاو بێت لەگەڵ دابوونەریتی ڕەسەنمان؟ لە وەڵام داوتی ئەم بابەتە جێگەی بایەخی پاشا فەیسەڵ بن فەهدە و زۆر پەیوەندی ئەکرێت بۆ ئەو بابەتە و توێژینەوەی زۆر کراوە لەو بارەیەوە. بۆیە تا ئەو کاتێ ئەو توێژینەوە و پەیوەندیانە نەگاتە ئەنجام من ناتوانم لەو بارەیەوە هیچ بڵێم، چونکە ئەو بابەتە جێگەی بایەخی سەرۆکایەتیە. زۆرێک لە نووسەران بانگەشە دەکەن بۆ کردنەوەی وەرزشی ئافرەتان. یەکەم، زۆرێک لە نووسەران داوایان کردووە کە وەرزشی جەستەیی داخراوی خوێندنگای کچان بکرێتەوە. لەوانە دکتۆر عەبدوڵڵا فەوزان ئەڵێت داواکەم لەو لایەنانەی کە هەتا ئێستا دژن لەگەڵ ئەوەی کە وەرزشی جەستەیی داخراوی پەروەردەی خوێندنگای کچان بکرێت با چاوێک بە بۆ چوون و ڕاگەاندندا بخشێننەوە. ئەلجەزیرە 9704 1920 کۆچی. دووەم، یەکێکی تر ئەنووسێت تاوەکو ئێستاکردنەوەی یانەی ئافرەتان لە سەرەتای ڕێگادایە زیاتر پەیوەستە بەو وەرزشانەی کە ئافرەتان دەیکەن بۆ دابەزاندنی چێش. هەندێک لەوانە خزمەتگوزاری نوێی پێشکەش کردووە، بۆ نمونە گەرماوی تووچی و مەلەوانی و تەنسی سەرزەوی. بەڵام لەو باوەڕەدام کە ئەم یانانە بۆ ئایندە زۆر پێش بکەون لەو شوێنانە زۆرێک لە لاوان و کچانی یاری تۆپی باسکە و تۆپی پێ بکەن بە ئاسایی ببینن کە هەندێک پێشبڕچێ و خۆل بکرێتەوە لە نێوان ئەم یانانەدا. گۆڤاری ئەلجەدیدە ژمارە 682 لە 22/7/1999 زاینی. بانگەشە بۆ یەکسانی ژن و پیا و لاپەڕا 119. ئەم بانگەشە هەوڵ ئەدات بۆ نەهێشتنی قەوامەی پیا و قەوامە بەرپرسیارەتی پیاوە لە ماڵ و خێزاندا بەسەر ئافرەتدا. ئافرەت داوای یەکسانی دەکات لە هەموو شتێکدا. هەندێک توێژینەوەی زانستی دەخەنە ڕوو کە باسی یەکسانی دەکات لە نێوان ژن و پیا و لە ڕووی سروشتی و بایۆلۆژی و عەقڵیەوە. بێگومان ئەمەش پێچەوانی وتەی پەروەردیگارە الرجال قوامون على النساء سوورەتی نیساء ئاەتی 34. لەو یەکسانیی داوای ئەکەن یەکسانی لە ویلایەی هاوسەرگیریدا بەمانای لابردنی سەرپەرشتیاری پیا و لەسەری، یەکسانی لە تەلاقدا بەمانای سندنەوەی تەلاق لە پیا و بدرێتە دەست ژن، یەکسانی لە میراتدا لێسەندنەوەی مافەکان لە پیا و ئەو مافانەی کە هەر خۆیەتی لە شایەتیدان یەکسان بن. بەردەوامی لە خستنە ڕووی پرسی ئافرەت لاپەڕا 120. ئەم هۆکارە خراپترین هۆکارە کە پرسی ئافرەتە لە ڕۆژنامە و گۆڤار و ئێزگە و تەلەڤیزیۆن و کۆنگرەکاندا. هەمیشە جەخت لە ئازادی ئافرەت دەکەنەوە، بەتایبەت لە هەندێک کاتی زۆر هەستیاردا ئاراستەی دەکەن بە وروژاندنی هەندێک گومانەوە، جەخت لەم خاڵان دەکەنەوە. ئازادی ئافرەت و یەکسانی لەگەڵ پیاودا، فرەژنی، باڵاپۆشی، خوێندنی تێکەڵ و شۆفێری ئافرەت، برەودان و فراوانکردنی ڕوبەری بەشداری ئافرەت لە کارکردندا، تەلاق. بانگەشە بۆ بەدکاری و ئاسانکاری بۆ دەستخستنی کارەستەی ڕێگری لە سکپڕی لاپەڕا 121. ئەم بانگەشەیە لەم ماوەی کۆتاییدا بڵاو بوویەوە، بەتایبەت لەگەڵ بوونی کەناڵە ئاسمانیەکان بە پاڵپشتی ڕۆژئاوا تا هاوکاری ڕێگری لە سکپڕی بڵاو ببێتەوە.
زۆرێک لە ڕێکخراوە جیهانیەکانیش پاڵپشتی ئەو کاریان دەکرد. بوونی ئەو جۆرە هۆکارانە یارمەتیدەرە بۆ بڵاوبوونەوەی خراپە و ئاسانکاری بۆ ئافرەتان. لەو هۆکارانە دەرکەوتنی کۆندۆمی ژنان شەرق الئەوسەط 18,420 کۆچی، حەبی لەباربردنی سکپڕی لە ماوەی 40 ڕۆژدا، دابەشکردنی کۆندۆمی پیاوان، بانگەشە و ڕێکلامکردن بۆ ئەم جۆرە ڕێگریانە و بڵاوکردنەوەیان لە کەناڵە ئاسمانیەکان و تۆڕی ئینتەرنێت. خستنە بازاڕی جۆرگەلێکی کەلوپەلی سێکسی بۆ بەلاڕێدابردنی ئافرەت بە جۆرێک بێمنەت بێت لە هاوسەرگیری. ڕۆڵە گوماناویەکانی قونسوڵەکانی خۆرئاوا لاپەڕا 122. قونسوڵی ئەمریکا لە جددا هەستا بە سازدانی دیدارێک لە نێوان ژنانی خاوەنکار و جێگری یاریدەدەری وەزیری بازرگانی ئەمریکا لە بارەگای قونسوڵخانە ڕێکەوتن کە ئەم کۆبوونەوەی بە شێوەی خۆل بێت. هەموو مانچێک. ئەلبیلاد ژمارە 15065 24,418 کۆچی. بەرهەمی ئەم دیدارە ڕاگەاندنی مەڵبەندی خزمەتگوزاری بازرگانی قونسوڵخانەی ئەمریکا لە جەددا لێکەوتەوە و یەکەم بەرنامە ئەم مەڵبەندە سازدانی یەکەم سەردانی ئافرەتانی بازرگانی سعودیە بوو بۆ ئەمریکا. پاشکۆی ڕۆشنبیری ئەمریکی لە جەددا هەستا بە سازدانی بانکێشنامەیەک بۆ نووسەران و ئەدیبانی سعودیا بۆ بەشداریکردن لە نەدوەیەک لە 2/11/1999 زاینی. ڕۆڵی ئەمریکا ناشاردرێتەوە لە بابەتی ئازادی ئافرەت لە جیهاندا. برەودان لە بەشداریکردن لە هونەر و شانە و سینەمادا لاپەڕا 122. ئەوە ترسناکترین هۆکارە کە دوژمنانی خوا تێیدا سەرکەوتوو بن و ئافرەتی مسلمان لە خشتە بەرن. ئەوان چیرۆکی نووسەرێک بڵاو دەکەنەوە و دەنووسن بە قەڵەمی فلانە نووسەر، زۆرجار هۆنراوێک بڵاو دەکەنەوە و دەڵێن شعری فلانە شاعیرە، جارێکی تر نووسینێک بڵاو دەکەنەوە دەنووسن فلانە نووسەر. بەم شێوەیە بانگەشە دەکەن بۆ کردنەوەی پێشانگای شێوەکاری و هونەرمەندێک بانکەش دەکەن بۆ هەڵسەنگاندنی و بانکەشتی دەکەن تا بەشداری بکات لە نواندن و وتنی گۆرانیدا. ئەمەش سەردەکێشێ بۆ ئەوەی کچی لاو گۆڕانکاری لە بیر و بۆچوونی دروست ببێت و پاشان ئەبێتە بانگەشە کارێکی خراپ بۆ هەڵوەشاندنەوەی ئافرەتی مسلمان. ئەوان بەو شێوەیە کچان بەرەو پێشەوە دەبن، بە تایبەتی بەهرەمەندەکان بۆ نووسین و نواندن و ئێزگا. ئەگەر مەبەستی ناوبانگی و شکۆ بێت، اینجا کچە نووسەرێک بانگ دەکەن و نووسینەکەی بەرز دەنرخێنن. ئەگەر چیرۆکێ بنووسێ ئەوە هونەرمەندان لی کۆ دەبنەوە و هەڵدەستن بە شیکردنەوەی چیرۆکەکەی. لە ناو شیکاریکردنەکەدا دەست دەکەن بە وەسفکردنی و پێی ئەڵێن ئەم چیرۆک نووسەکەی شتۆتە بەرزترین ئاز لەم بوارەدا. ئەمەش پاڵ بە هەندێک لە کچانەوە دەنێت کە بۆ فیز بابەت بنووسن و پەیوەندی بەو کەسانەوە بکەن کە نووسینەکانیان بۆ بڵاو بکەنەوە. لێدوانی ئەمینداری گشتی بەرنامەی ڕیاز لەبارەی نەبوونی شانەوە لی دەپرسن، ئەویش دەڵێت بەنسبەت شانەوە لێرەدا چەند کێشەیەک هەیە لە نەبوونی نووسەر و دەرهێنەر و پێکاتەی جێگر بۆ چاڵاکی شانۆیی. لێرەدا بارودۆخی کۆمەڵایەتی تایبەتی پێویستی بەکاتە بەر لەوەی ئەو شانۆکارانە ئەوە پێشکەش بکەن، پێویستە کاتەکە بگونجێ. ئەمەش کاتی ئەوێ هەتا هەنووکەش لێکوڵینەوەی دەکەین. ئەلجەزیرە 1977 16/10/1420 کۆچی. پێهەڵدان و وەسف و سەناکردنی بە دوو خراپەکاران لاپەڕە 124. بەم شێوازانە گەورە دەکرێن و بەدح و سەنا دەکرێن. ئەوانیش ئافرەتانی بەدڕەوشتی ڕۆژئاوایی و ئەکتەران و سەماکەران و گۆرانی بێژان و جگە لەمانەش ناو دەهێنن کە ئەمانە فلان ئەکتەری ئەستێرن، ئەوە فلانە کەسی بەناو بانگە، ئەوە فلانە کەسی پێشەنگە لە فلانە بواردا. پێویستە کە شوێن پێی ئەو هەڵبگرێ و ئەویتر لە فلان بواردا پێشەنگە. ئەو گۆڤار و نووسەرانی کە بە شان و باڵی ئەو کەسە خراپەکارانەدا هەڵئەدەن، ئافرەتی مسلمان بە هەڵەدا ئەبن کە ئەمان لەسەر حەقن و ئەو ڕێگایە ئەمان گرتویانەتە بەر، ئەو ڕێگایەیە کە پێویستە پێیدا بڕۆیت. وات لێ دەکەن کە ئاوات بخوازیت وەک ئەوان بیت و هەوڵ ئەدەیت وەک ئەوان بکەیت و لەوان بچیت. بۆیە تووڕەن لەو هونەرمەندە تۆ بەکارانەی کەواز لە هونەر دێنن، چونکە ئەوان دش بەکاری خۆیانی دەزانن. بە گەورە زانینی هەندێک لە کارە خراپەکانی وەک سەما هەتا دوایی. ڕەفعات تەحتاوی لە کتێبی تەخلیص الئیبریز لە لاپەڕا 168 لە بەرگری لە سەمای پیا و ئافرەت دەکات، دەڵێت سەماکردن لای ئەوان هونەرە. ئەمەش مەسعودی لە کتێبە مێژوویەکەی لە ژێناونشانی مروج الذهب ئاماژەی پێکردووە. سەمایەکە هاوشێوەی زۆرانبازیە لە هاوسەنگکردنی ماسوولکەکان و یەکتر پاڵ دەنێن. هەموو بەهێزێک نییە کە زۆرانبازی بزانێ، بەڵکو کەسانی لاشە لاوازیش بەهۆی حەبلەوە دەتوانێت ئەوە بکات. هەر کەسێ هەڵپەڕێ دەتوانێت چەند دەقەیەک ماسوولکەکانی بجوولێنێتەوە. دەرکەوتووە سەما و زۆرانبازی یەک سەرچاویان هەیە و لە فەڕەنسادا بۆ لەش جوانکردن و کەشخەیە نەک خراپەکاری. بۆیە هەرگیز بە یاسای شەرمەوە گرێ نەدراوە و بێشەرمی و بێئابڕووی ناگەێنێ. پێچەوانەی مسر کە سەما تایبەتە بە ئافرەتان و ئارەزوو دەبزوێنێ. هەموو مرۆڤێک دەتوانێت لە تەک ئافرەتێکی فەڕەنسیدا سەما بکات
کە لەو بیەوە کەسێکی تر لە تەچیدا دەکەوێتە سەما بیناسێت یاخود نەیناسێ. زۆر هۆکاری تر هەیە کە لێرەدا تەنیا ناویان دەبین و هۆکاری بەلا ڕێدابردنی ئافرەتان و کاریگەری خراپ لەسەر ئافرەت دروست دەکەن. لەوانەش شۆفێری تاکسی. لە کاتی وەرجێڕانی ئەم کتێبەدا بووم کە کەناڵی NRT راپۆرتێکی لەسەر جێسەڵی شۆفێری تاکسی کرد بەرامبەر بە ئافرەتان. خزمەتکاری ماڵان، گەشتی دەرەوەی وڵات، گەشتکردن بەبێ مەحرەم، مۆبایل، بازار، سەتەلایت، مامۆستای تایبەت، بێهاوسەری، ئۆتێلەکان، بەشە ناوخۆییەکانی زانکۆ، بێزاربوون و لە بەرچاوکەوتنی هاوسەرگیری، فیستیڤاڵ و ئاهەنگە گشتیەکان، پەیڕەو و پرۆگرام، سەیرانگە، شارە گەشتیاریەکان، پیاوە بازرگانەکان و کۆنگرەکانی دەرەوە وڵات، ئەنتەرنێت، هاوسەرگیریکردن لە تاراوگە. ئامراز و بەرنامەکان بۆ بەرەنگاری هێرشەکانی بەرامبەر بە ئافرەت. لاپەڕا 127. خوشی ئازیزم، برای بەڕێزم، دوای ئەوەی لە پێشەکی ئەم کتێبەدا ئەو بەرنامانەمان خستە ڕوو، بێگومان قسەکانمان هەستی بەرپرسیارەتیمان لا دروست دەکات بەرامبەر بەو ڕەوتەی کە ئەیەوێت ئافرەتی مسلمان بەرەو هەڵدێر و خراپە ببات. بۆیە بە باشمانزانی هەندێک ئامراز بۆ بەرگریکردن دژ بەو ڕەوتە بخەینە ڕوو کە دەبێتە هۆی مانەوەی ئافرەتانی مسلمان لەسەر بەرنامەی قورئان و سنت. ئابڕووبردنی بانخوازانی ئازادی و ئافرەت و هۆکارەکانیان، بەکارهێنانی ئەو شوێنانەی کە شوێنی گشتین وەک زانکۆکان، مینبەرەکان و قوتابخانەکان بۆ ئاراستەکردنی ئافرەت و ئاگادارکردنەوە و هۆشیارکردنەوەیان، ئامادەکردنی بەرنامەی خێزانی، پێشکەشکردنی چارەسەری کێشەکانی ئافرەت لە کۆمەلگا لە ڕووی شەرعەوە، دەرخستن و باسکردنی ئەو شوێنانەی کە خراپەکاری تێدا بڵاو دەبێتەوە وەک پارک، ئارایشتگا، قاوەخانەی ئینتەرنێت، دۆزینەوەی ئامرازی بەدیل بۆ هۆشیاری ئافرەت، هەوڵدان بۆ دروستکردن و ئامادەکردنی ئافرەتی سەرکردا بۆ ئەوەی وەڵامی بانگەشەکارانی خراپە بداتەوە، چونکە قسەی ئافرەت بۆ ئافرەت کاریگەری زۆرترە لە قسەی پیاوان بەتایبەت لەو بوارەی پەیوەندی بە ئافرەتەوە هەیە. پەیوەستکردنی ئافرەتان بە ئافرەتە چاکەکارانی پێشینەوە، بڵاوکردنەوەی ئەو سیستەم و بڕیارانەی کە ڕێگری لە زیادەڕۆی ئافرەتان دەکەن، ناوزڕاندن و ئاشکراکردنی کۆنگرە جیهانیەکان کە تایبەتن بە ئافرەت و بڵاوکردنەوەی ڕاستپاردەکانی کە لێوەی دەرکراوە، ئاشکراکردنی ئەو پەیماننامانەی کە لە نێوان وڵاتان ئەنجام ئەدرێت لەسەر مەسەلەی ئافرەت، چاوخستنە سەر هەموو ئەو بانگەشانەی کە داوای ئازادی بۆ ئافرەت و خراپەکاری دەکەن لە وڵاتدا و وەڵامدانەوەی سەرجەم ئەوانەی بانگەشە دەکەن بۆ بەڕۆژ ئاوایی بوونی ئافرەتی مسلمان، بەکارهێنانی شێوازی جۆراوجۆر بۆ وەڵامدانەوەیان و کۆکردنەوەی خەڵک دژ بە بانگەشەکارانی ڕۆژ ئاوایی بوون، دانانی ڕاگەیاندنی بەدیل بۆ ئافرەت، ئامادەکردنی دۆسیەی گشتگیر لەسەر بارودۆخی ئافرەت لە وڵاتدا و ئەوەی مەبەستە لە ئافرەت پاشان دابەش بکرێت بەسەر قوتابیانی زانست و ئەو ڕێکخراوانەی دڵسۆزی ئافرەتن، دەستپێشخەری بۆ خستنە ڕووی پرۆژە بۆ پارێزگاری لە پێگەی ئافرەت و دوورخستنەوەیان لە خراپەکاری، دروستکردنی شوێنی تایبەت بە خێزانەکان وەک بەدیلی شوێنەکانی ڕابواردن و بەدڕەوشتی، دەرکردنی فتوای پێشوەخت بۆ هەندێک بوار کە ترسی دروستبوونی لێ دەکرێت لە داهاتوودا، دۆزینەوەی پسپۆران لە توێژینەوەی کۆمەڵایەتیدا، هەوڵدان بۆ دەرخستنی سەرکردەی کۆمەڵایەتی کاریگەر، ئامۆژگاریکردنی ئەوانەی لەسەر ناحەقین، بەسنەوەی خەڵکی بە خودا و دادگاکانەوە، فێرکردنی خێزان و کارەکردنی ڕۆڵیان بۆ بانگاوازکردن بۆ لای پەروەردیگار، بەکارهێنانی هۆکارەکانی ڕاگەاندن بە تایبەت ئینتەرنێت، بە تایبەت ئەو پێگانەی کە بانگەواز بۆ لای خوای گەورە دەکەن و ئاشکراکردنی ئەو کەسانی خەریکی خراپەکاری و کاری بەد و خراپن، کۆکردنەوەی ئەو گومانانەی کە دەخرێنە ڕوو لەلایەن کەسانی خراپەوە لەبارەی ئافرەتەوە و وەڵامدانەوەیان بە توێژینەوەیەکی پڕ لە دانایی، هەندێک لە نووسەران ئامانجەکانیان لە نووسین لەبارەی ئافرەتەوە بەجێ بهێنن، دۆزینەوەی قوتابخانە و دایانگە و کۆلێژ و زانکۆی پەروەردەیی، هۆشیارکردنەوەی بانکخوازان بەوەی کە ئافرەت دەیەوێت، خستنە ڕووی جیاوازیەکانی نێوان ئافرەتان، خستنە ڕووی شیکاریانەی کێشە و چەرمەسەریەکانی ئافرەتانی ڕۆژئاوا، دامەزراندنی مەڵبەندی زانیاری لەبارەی ئافرەتانەوە، ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بانگەشەکارانی ئازادی ئافرەت بە پاداشت و خێر و چاکە بزانە و چاوەڕی پاداشتەکەی بیت، ئاراستەکردنی ئافرەت بۆ کاری چاکە، دەرخستنی وزە و چاڵاکی ئافرەت، پاڵپشتیکردنی گۆبارە باشەکانی ئافرەتان، کاراکردنی ئافرەت لە بواری کۆمەڵایەتی، گرنگیدان بە ئافرەتانی نخبە و بژاردا، گرنگیدانی تاک بە خێزانەکەی، کردنەوەی چادرگەی بانکخوازی بەشی ئافرەتان، کردنەوەی خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز، تێکەڵکردنیان لەگەڵ کۆمەڵە و ڕێکخراوەکانی ئافرەت، پەیوەندی لەگەڵ خەڵکی چاکە و بەغیرەت و کاریگەر، کار ئاسانی بۆ پرۆسەی هاوسەرگیری،
هەوڵدان بۆ ئەوەی کەسانی چاک بکرێنە بەڕێوەبەری ئەو شوێنانەی کە ئافرەت کاری تێدا دەکات. دامەزراندنی مەڵبەندی کۆمەڵایەتی پسپۆر، سوودوەرگرتن لەو نووسینە باشانەی کە لە هەندێک لە ڕۆژنامەکان بڵاو دەکرێنەوە، بڵاوکردنەوەی ئەو ئامارە ترسناکانی کە لە ڕۆژ ئاوادا هەیە و کاریگەری ئافرەت لە هەڵۆشانەوەی کۆمەلگا، کردنەوەی سایتی تایبەت بە ئافرەتان و ئاراستەکردنیان، پاڵپشتیکردنی ئەو ڕۆژنامە و گۆڤارە باشانەی کە تایبەتن بە ئافرەت و بڵاوکردنەوەی، بەکارهێنانی کاتە بەتاڵەکانم بە بەرنامەی پرۆژەی بانخوازی و بڵاوکردنەوەی بەسەرهاتی ئەو کەسانی کە گەڕاونەتەوە لای خوای گەورە و تەوبەیان کردووە. لە کۆتاییدا سوپاس و ستایش بۆ خوای پەروەردیگار. گوێگرانی خۆشەویست، دوای گوێبیستبوونی ئەم پەرتوکە داواکارم لە هەر یەکێک لە ئێمە پێداچنەوەک بەخۆی بکات و ورد بێتەوە. هیوادارم هەرێک لە ئێمە دووبارە چاوێک بە ژیانماندا بخشێنینەوە. ئایا ئێمەش نەکەوتونێتە ژێر کاریگەری ئەم بانگەشەیە؟ ئایا ئێمەش بەشێک نین لە جێبەجێکردنی ئەو پلانە؟ ئەگەر واین با خۆمان چاکەین، ئەگەر واش نین با هەوڵ بدەین کە سوکارە نزیکەکانمان ئەگەر ئەوان بەشێک بوون ئەوان دەربهێنین. داواکارم لە خوای گەورە پاپشتمان بێت بۆ ئەوەی لەسەر ڕێبازە ڕاستەکەی ئەو بەردەوام بین و نەکەینە داوی و فێڵ و تەڵەکەی شەیتان. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. ئەپلیکەیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕبایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە: یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکەیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی